بەناوی خۆی گەورە سڵاوی خۆتان لەبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست خۆشحاڵینم ڕۆژ لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویستان با پێشکەشکردنی کۆمەڵی بڕگە و بابەتی جوان بە کۆمەڵێک زانیاری بەسوود هیوادارین ئەمڕۆژ بینەری سەرجەم بڕگەکانمان بن و سوودێکی چاوە لە بابەتەکانمان وەربگرن. دەستخۆشۆنیان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن و دڵ و دەروونێکی ئارامتان هەبن بۆی کە پێویستی بەرنامەکەی ئەمڕۆما بن و سوود ببین لەو تەوەرانەی کە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەن. ئازان خۆشەویستان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆژی گیانی خوێن بەخشین دەکەین. ئەمڕۆ باز لە بەخشینێک دەکەین کە لە جەستەی خۆمان و دەست پێ دەکات و بەشێک لە جەستەی خۆمان دەبەخشین. باز لە گرنگی ئەم بابەتە دەکەین کە ڕۆژی گیانی بەخشینە زانین ئەم ڕۆژە تا چەند گرنگەوە تا چەند گرنگە هاوڵاتیان بە شێوازی لە شێوازەکان خوێنی خۆیان ببەخشن بە ڕێگایەکی تەندروست و ئەم بەخشینە چ کلێنێک پڕ دەکاتەوە بۆ نەخۆشەکانی دیکەکە بەڕێوەبەری بانکی خوێن لە سلێمانی میوانمان دەبێت وە گفتوگوی زیاتر لەو بارەوە دەکەین و بزانینەوە خوێنەشی کە دەی بەخشین و چی بەسەر دێت وە هاوڵاتێک کە پێویستی بە خوێنە چۆن دەتوانێت ئەو خوێنە وەربگرێت لە بانکی خوێندا. بڵێ وەک دەزانین یەکێک لەو شتانەی کە ڕۆژانە مامەڵی لەگەڵدا دەکرێت بە تایبەتی شخانمان و ئەو کەسانی کە خواردن ئامادەکەن بەهاراتە. ئەمڕۆ لە تەوەری دۆمی پەیامی ڕۆژ باز لە سوودەکانی بەهارات دەکەین و زیانەکانیشی بە شێوەیەکی دروست چۆن بەکار بهێنرێت بە باشترین شێوە کە بتوانین سوودی لێوەربگرین و ئەو جۆرانە چین کە سوودێکی زیاتریان هەیە و پێویستە ئێمە لیان ئاگادار بین. جاران ئەو بەهاراتی کە هەبوو وەکو ئێستا نەبوو ئەوە هاڕاو بێت و بە ئامێر بەهاڕێت جاران خانوان لە ماڵی خۆیان و لە ماڵەوە ئەو بەهاراتانیان ئاهار بە شێوازێکی ینی سەرەتایی کە هەبوو ینی لە ماڵ و یان هەرات و بۆ چێشت و ئەو بابەتانە خۆشیان زۆر جار ئامادەیان دەکرد وەکو ئێستا چۆن بڵێ بە جۆرێک لە جۆرەکان ئامادە نەبوو کە پێشم وایە ئەو بەهارات دواتە لەگەڵ میوانەکەشمانە باسی دەکەین ئەو بەهاراتانی کە لە ئێستادا هەن لە تام و بۆندا هەستەکەم جیاوازێکی زۆری هەیە لەوەی کە لە ڕابردوودا هەبوو لەبەر لە ئێستادا زۆرێک لە شتەکان کوالیتی خۆیان وەکو خۆی نەماوە بزانین بەهاراتیش بۆ شێوازەیە بەگشتی لەو تەوەرێمادەوە کۆنی ئاماژەی پێکرد باز لە سوودەکانی دەکەین و چۆنیەتی بەکارێنانی بەهارات دەکەین و کۆمەڵێک بەهاراتیش دەین نستۆدیۆ بزانین سوودەکانیان چۆن چۆنیە و بۆچی ئەو بەهاراتانە بەکاردەهێنرێت. لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا باز لە کۆتایی هاتنی خوڵێکی لەبەرکردنی قورآنی پیرۆز دەکەین کە بزانین ئەم خولە چۆن بەڕێوە چۆ و ئامانجەکانی چی بوون و پلای داهاتویان چێوە تا چەند گرنگە گەنجان و قوتابیان و هەر کەسێک لە تەمەنێکدا بێت گرنگی بە لەبەرکردنی قورآنی پیرۆز بکات و خزمەتی قورآنی پیرۆز بکات و بەشێک لە کاتەکانی تەرخان کات بۆ ئەو پەیامە پیرۆزەی کە خوای باڵا دەست بۆ ئێمەی ڕەوانە کردووە. سەرەتاش بینەری پێشبینیەکانی کەشوهوا دەبین.
خۆشەویستان یەکێک لەو کارە جوانانەی ئەو کارە مرۆڤایەتیانی کە پێویست ئەنجام بدرێ بەخشینی خوێنە بە تایبەت بۆ کەسانی کە پێویستیانە و وەک دەزانین کۆمەڵێک نەخۆشی هەن کە بەڕاستی پێویستیان بە وەرگرتنی خوێن هەیە بە شێوەیەکی بەردەوام بۆیە ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە هاوکاری ئەو کەسانە بین کە پێویستیان پێیە و خوێن ببەخشین بە تایبەتیش ئەو کەسانی کە خوێنەکانیان ناوازەیە بەڕاستی دووچاری گرفتی زۆر دەبنەوە لەوەی کە ئەو جۆرە خوێنە پێیا بکەن کە لە خوێنی خۆیانە یاخود زۆر جار بەهۆی ڕوودا و کۆمەڵێک نەخۆشی و تایبەتەوە تووشی ئەم حاڵەتانە دەبین و پێویستێکی زۆرمان بە خوێن هۆنیان لە چواردەی شەشی هەموو ساڵێکدا لە تای جیاندا چالاکی جۆرا جۆر ئەنجام دەدرێت بە بۆنەی ئەم ڕۆژەوە کە بەخشینی خوێنە و باز لە گرنگی و ئەهمێتی ئەم جۆرە کردارە مرۆڤ دۆستە و ئەم جۆرە بەخشینە دەکرێت کە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە ڕێگەی پێدراوە ئەمە کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە و بەخشینێکی زۆر گەورەیە کە زۆر جار بە بەخشینی ئەو خوێنە کەسێک لە مردن ڕزگار دەکەی کەسێک لە نەخۆشیێکی خراپ ڕزگار دەکەی کە دەزانین خزمانمان خۆمان کەسانی نزیکمان زۆر جار لە کاتی نەشتەرگەریە لە کاتی حاڵەتێکی کتوپڕە دەبینین پێویستمان بە خوێن هەیە وە زۆر گرنگە کە ئەو ڕۆژانەمان لە بەرچاو بێت بۆ منە من کەسێک ئێستا پێویستی بە نەشتەرگەری خودت خزمێکی خۆم پێویستی بە نەشتەربەغی خێرا میلەوە دەکەمەوە خۆزگە کەسێکە بێت خێرا ئەم خوێنی بۆ دابین بکات هەرچەندە لە ئێستادا لە بەشێک لە تەندروستیەکان بەشێک لە شار و شارۆچەکان بانقی خوێن هەیە کەمەش هۆکارێکی زۆر باشە بۆی کە لەو حاڵەت و کتوپڕانەدا نەخۆش پێویستی بە خوێن بود بۆی دابین بکرێت وەروەها لەو بانقی خوێنەشدا هەر بە هەمان شێوەر هاوڵاتیان خوێن دەبەخشن دواتریش دەتوانن هەر لەوێ خوێن بۆ ئەو کەسە وەربگرن کە پێویستی بە ئەو جۆرە خوێنە هەیە وڵا بێ ئەمەشش بۆ بین کە بۆن زۆر جار دەمانەوە هاوکاری بکەین خوێن بەخشین ئایا چۆن خوێن بەخشینەکە و ئایا جۆری خوێنەکەمان زیانی تەندروستی نابێ و چۆن هاوکاری ئەو کەسانە بکەین و بەتایبەتیش کۆمەڵێک نەخۆشی هەن کە وەکو نەخۆشی تەلاسیمیا بەڕاستی بە شێوەیەکی بەردەوام پێویستیان بە خوێن وەرگرتن لە هەموو گرنگتر ئەنی باز لەوە دەکەین لەگەڵ میوانەکەمان زانین کێن ئەو کەسانی کە دەتوانن خوێن ببەخشن و کێژ نابێت خوێنی خۆی ببەخشێت و ئایا ئەو پشکنینانە چین کە پێش بەخشینی خوێنەکە بۆ ئەو کەسە دەکرێت کە خوێنەکەی دەبەخشێت پێما بێت میوانەکەمان ئامادە بێ هۆنیە بەڵێ میوانەکەمان ئامادەی هەر سەبارەت بە ڕۆژی جیهانی خوێن بەخشینە دەمانەوێت لەم ڕۆژەدا باس لە گرنگی و ئەهەمیەتی خوێن بەخشین بکەین بە میواداری زۆر بەڕێز کاکۆچەر ئیبراهیم بەڕێوەبەری بانکی خوێن لە سلێمانی کاک بەهزاتمان لەگەڵە بەڕێوەبەری بەهزات عومەر عەلی بەڕێوەبەری بانکی خوێن لە سلێمانی کاک بەهزاتیان سڵاوی خوا لێبێت بەخێبن بە خێرهاتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەین زۆر سپاس کاک بەهزات ئەگەر باز لە گرنگی و ئەهمێتی ئەم ڕۆژە بکەین کە بۆچی گرنگە کەسانێک گەبن خوێنی خۆیان لەم ڕۆژەدا ببەخشن یاخود لە ڕۆژەکانی دیکەش ئایا ئەمە تا چەند گرنگە بۆ نەخۆشەکان بۆ کەسانێک کە حاڵەتی کتوپڕیان هەیە قور باوکو ئەزان ڕۆژی جیهانی خوێنبەخشی نێشکە لە ڕۆژە پیرۆزەکان ئەمە ئەم ڕۆژیان تەرخان کردو بۆ خوێن ئێمە هەموو ڕۆژەکانی تریژەر خوێنبەخشیمان نەر هەیە بەڵام ڕۆژی جیهانی خوێنبەخشی وەکو سمبولێکیاندانە بۆ ئەوەی کە خەڵک بێت خوێن بات خوێندانیش لە بانکی سەرەکی خوێن زۆر زەرورە چونکە خۆتان نەزان ئێمە نەخۆشانی ساراسیمامان هەیە کە ئەوان ڕۆژانە پێویستیان بە خوێن هەیە لەگەڵ نەخۆشانی خەسەخانەی هیوا ئەوانیش ڕۆژانە پێویستیان بە خوێن هەیە بێجگەلەوانە ئێمە تەزویدی هەموو خەسەخانەی حکومی و ئەهلی ژەکەین کەواتە هەمیشە بێ بانکی سەرەکی خوێنی ئامادەکرای تیاابێ زۆر باشە لە ئێستادا لە کوردستاندا سا چەندێک هاوڵاتان هۆشیارن و هاوکاری ئەو کەسان دەکەن کە پێویستیان بە خوێنە وەڵی ئەوەی ڕاستی بێ ئێمە هاوڵاتیان زۆر هاوکاریمانەکەن بە تایبەتی خەڵکانی شاری سلێمانی زۆر هاوکاری بانکی خوێنەکەن لە هەموو بۆنەیەکە لە هەموو بڵێن ڕۆژێکە ئێمە یەن خوێن بە بەردەوامی خوێنە بخشن بە بەردەوامی زۆر باشە کاک بەهزات مەرجەکانی بەخشینی خوێن چین یاخود کەسێک کە بێوێت خوێنی خۆی ببەخشێت پێویستە کۆمەڵێک مەرج تێدا بێت ئێوە چۆنی پشکین بۆ کەسە دەکەن کە دەوێت خوێنی خۆی ببەخشێت و مەرجەکانی چین ئێمە هەر کەسێت بۆ لای ئێمە یەکەم جار لە
کۆمپیوتەرە داخلیەکەین ناو و تەمە نوشتەکانی داخڵەکەی ژماری مۆبایلەکەی دائما بێ پێناسەیەکی پێبێ کە بیسەلمێنێ کە ئەمە فڵان کەسە دوای ئەوە چیەکەین ئەیبێن بۆ ژووری پێڵێن ژووری CBC فەحسی بۆکەین نیسبەتی خوێنوشتەکانی بۆ فەحسەکەین ئەگەر زانیمان نیسبەتی خوێنەکەی ڕێک و پێکە ئەتوانی خوێن بەخشیە ئەو کاتە چەند مەرجێکیە نابێ حەبی ئەسپرینی خواردبێ نابێ ئەو فترەی کەڵەشاخی کردبێ اینجا ئەگەر نەخۆشی درێژخایانی هەبێ نابێ ئەو ڕۆژە عیلاجی وەرگرت بێ فەحسی بۆکەین زانیمان نیسبەتەکەی معقولە لە پیاوە لە 86 توانێ خوێن بە لە ژنیشا لە نیسبەتی خوێنی 80 ئەتوانێت خوێن بەخشێ ئەو کاتە ئێمە فایلشتەکەی بۆ پڕەکەینەوە ئەنێرین بۆ قاعەکە و خوێنەکەی لێوەرەگری کاک بەزاد ئەگەر ئەو کەسە نەخۆشیەکی هەبێ بۆ نمونە ڤایرۆسێک یاخود بەکتریای شتێک لە شێوازەکان لە خوێنیا هەبێت بە خێرایی ئەو پشتنینە دەردەچێت بۆی کە خێرا خوێنەکەی لێ وەربگیرە زۆر جار لە بانکی خوێندا کە کە نەخۆشی پێویستی بە خوێن دەبێت کە خوێنەک بەڵێ ئێمە کە خوێنەکەی لێوەرەگرین طبعا چەند مەرحەلەیەکی بەسەرایەت ئەوەیە کە خوێنەکە جیاکرێتەوە لە ژووری سەپەرێتەکە خوێنەکە جیاکرێتەوە بۆ پلازما و کرایە و پلێلێت و پاکسێڵ دوای ئەوە فەحسی رینێکی تایبەتی لێوەرەگیرێ ئەچێتە قسمی ڤایرۆساتەوە لە ڤایرۆسات فەحسەکان بۆ ڕۆژی دوای ئەوە دەرەچێ کە ئەم خوێنە پاکەیان پاک نییە ئەنجا توانین سەرفیکەین کاتە کاتێک هاوڵاتی دێتە لای ئێوە ڕێنمایی دەکەن کە چۆن خوێنەکە بەخشێەوە بۆ نمونە دەکرێت ئەم خوێنەی ئەم سوودێکی نەبێت بۆ ئەو کەسێک کە پێویستی بە خوێن وەرگرتن هەیە ئەزەیکی ئەبێک فەحسەکانی زۆر مەزبوط بێ ڕێک و پێک بێ نەوەکو کابرا یان خوێن بەخشەکە خوێنەکەی کەم بێ نەتوانین خوێن بە نابێ ئەبێ نیسبەتی خوێنی معقول بێ بتوانێت خوێن بە ئەنجا توانین لی وەرگرین زۆر باشە کاک بەزاد دەزانین کە لە هەرێمی کورسادا چەندین ڕێکخراو هەن بۆ کۆکردنەوەی خوێن و وەرگرتنی خوێن و دوجار پێشکەشکردنی و خوێنە بە بانقەکانی خوێن ئێوە لە ڕێگەی بانقی خوێن ئایا چۆن داواکاریدان لە هاوڵاتیان هەیە چۆن داوا لە هاوڵاتیان دەکەن کە خوێنی خۆیان ببەخشن کە زۆرجار پێویستان بە خوێنێک بە یاخود خوێنێکی دەگمەن هەبێت ئێمە دائما ڕێکخراومان هەیە ڕێکخراوی خوێنبەخشانی کوردستانمان هەیە ئەگەر زانیمان نیسبەتی خوێنمان کەم بۆتەوە لە بانکی خوێن ئەو کاتە ئێمە چیان ڕاگەیاندنەکان پیانەڵێن کاکە نیسبەتی خوێنمان کەمە لەبەرەوە هاوکاریمان کرد کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان لەگەڵ ئەوەشا هێزی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ مەتاری سلێمانی چەند فەرمانگەکان عامەتەن کە پێویستمان بە خوێن بوو ئێمە توانین پیان ڕاگەین ئەوانیژەن بە داواکاریەکەمان خوێنەکەمان پێبەخشن کاک بەزاد شێوازی هەڵگرتنی و خوێنە چۆن چۆنیە دەبێت لە چ پلەیەکی سلیزیا بێت واتە ئەگەر ئەو خوێنە مودەتی چەندێکە ئەگەر بژمێنێتەوە خراپ نەبێت جانی من ئامەتەن خوێنەکە تا 26 ڕۆژ بۆ مایە گەمێنێتەوە لە سەلاتی تایبەتی خۆی هەیە دەرەجەی حرارەت لە بینی 2 بۆ 8 ئێمە دائما دەرەجەی حرارەتی سەلاجەکەمان لەسەر 4 داناوە بۆ مای گەمێنێتەوە بەس هیچ خوێنێکیش لەو فتریان نامێنێتەوە زیاتر سەر بەبێ دائما تازەگەریەکەین ئێمە دائما تازەگەریەکەین لە خوێنەکانە زۆر باشە ئێمە چەندین جۆر خوێنمان هەیە ئایا کام خوێنێک زیاتر گرفت بۆ ئێوە دروست دەکا کە ڕەنگە زەحمەتتر دەست بکەوێ یاخود جۆری خوێنەکە ناوازە بێ و ئەو کەسە سوودی لێ نەبینێ یاخود زۆر جار نەخۆشمان هەیە خوێنێک وەردەگرێت زۆر جوانە بەڵێ خوێنێک وەردەگرێت کە لەگەڵ یان ناگونجێ و ڕەنگە دوجار زیانی زۆر نه ئێمە چۆنە ئێمە خوێنەکان زایدەکان مشکلەمانیە بەس لە خوێنی ناقسەکانە دائما خۆتان نەزان هەڵگرانی خوێنی ناقس ژمارەیان کەمە لەبەرەوە هەمیشە جۆری خوێنی ناقس کەمە لەبەرەوە کە ئینسانی کەسێ پێویستی بە خوێنی ناقس بوو ئەبێ خۆشی هەوڵ بە ئێمەش ئەگەر چەند لە توانایە بوو ئێمە یارمەتی ئێن زۆر باشە ئەو خوێنانە دەبەخشن بەکێوە ئایا هیچ کۆنتاکتێکتان هەیە بە تایبەتی لەگەڵ نەخۆشانی تالاسیما یاخود نەخۆشخانەکان کە زیاتر پێویستیان بە خوێن هەیە و بۆ نەخۆشەکانیان بۆ وەرگرتنی خوێن لە بانکەکاندا ئێمە ناڵێم ڕۆژانە ئێمە خوێن ئەنێرین بۆ سالاسیمە
ڕۆژانە چەند بوتڵ خوێن ئەنێرین بۆ ساناسیما ئەجا لەگەڵ ئەوەشە ڕۆژانە خوێن و پێکهاتەکانی خوێن ئەچێ بۆ خەسەخانەی هیوا یعنی ئەمە شتێکە ڕۆژانەیە لەگەڵ ئەوەشە بۆ نەخۆشخانەکان نەخۆشخانەی حکومی بێت چون خۆشخانەی ئەهلی بێ هەموو خوێنەکانیان لە بانکی سەرەکی خوێنەوە دەرەچێت پاش ئەوەی کە هەموو فاسێکی بۆ کراوە کە ئەم خوێنە پاکە هیچ ڤایرۆسێکی تیانە هیچ مشکلێکی نییە ئەجا ئەتوانین سەرفیکەین. کاک بەسات ئەو کەسەشی کە خوێنەکە دەبەخشێت دەکرێت بڵین کۆمەڵێک سوودی تەندروستی دەبێت بۆ خودی خۆشی هەر زۆر ئەسڵەن کەسێک کە خوێنی زیابوو بۆ جیسمی خۆشی خراپە یعنی یەکێک لەوانە خوا نەخواسە لەوانێ لە زۆر نەخۆشی دوورە خاتەوە جاری سووگە بێ ڕێک و پێگە بێ یعنی دوایەوە تەجدیدێکە بێت تازەگەرێکە بێ لە خوێنیشە ئەو کاتە. زۆر باشە کاک بەسە بەڵام زۆر جار لێرە و لەوێ دەیویستین ئەو کەسانەی کە خوێن دەبەخشن زیانی لاوەکییان دەبێت بۆ کەسە ینی زۆر جار ساردبوونەوەیەک بەرامبەر و کەسانە ئەنجام دەدرێت کە خوێنی خۆیان دەبەخشن ئایا هیچ زیانێکی دیکەی دەبێت بۆ ئەو خودی ئەو کەسانی ببێتەوە هۆکارێکی نەخۆشی درێژخایەن یاخو زۆر جا باز لەوە دەکرێت کە ئەو کەسێک کە زۆر خوێن دەبەخشێت تووشی خوێن خەستی دەبێت ئایا ئەمانە بوونی هەیە و ڕاستە؟ زانی چۆنە ئەوە لەوانێ بەعزەینێ بێ ینی مەزدەرێکی علمی قسە نەکرێ چونکە خوێنبەخشین کاتی خۆیە تۆ ئەتوانی لە ساڵێکا دوو جار سێ جار خوێنبەخشی بۆ تۆ نای هەموو ڕۆژێ خوێنبەخشی یان هەموو مانگی خوێنبەخشی ئەو کەسێک کێ بۆ ئێرە خوێنبەخشە ناوەکی لا ئێمە تەجیل کراوە لە کۆمپیوتەرەکەیە هەیە ئەمە هاتووە خوێنی بەخشیوە مانگە لەمە پێش پێی ئەڵێن ئەڵێن کاکە ئەم شتە نییە شتیوان نابێ ینی غەڵەتێکی گەورەیە تۆ بەلایەنی کەمەوە ئەبێ سێ مانگ کەمتر نەبێ ئەنجا ئەتوانی خوێنبەخشی لەبەرەوە هیچ تەسیرێ ناکات سەر جیسمی ئینسانەکە تەسیریش ناکات سەر مۆخی سۆری ئیسخان بەڵام لە کاتی خۆیان یعنی ساڵی دوو جار سێ جار ئەتوانی خوێنبەخشی. کاتە ئەم جۆرە خوێنبەخشینە کە لە ساڵێکدا بتوانانی چەند جارێک خوێن ببەخشی بۆ ئەو کەسانەیە کە خوێنیان زۆرە یاخود کەسێک ئەگەر بۆنە تووشی کەم خوێنی ببێ یاخود جۆرە لە نەخۆشی هەبێ بۆ هەموو کەسێ خوێن ببەخشێت و بۆ هەموو بۆ هەموو کەسێک دەتوانێت خوێن بەخشێ بەس مەبەستم چی لێرەیە ئەو کەسێک کە خوێن دەبەخشێ بۆ پیاو نابێت لە 85 کەمتر بێ بۆ ئافرەتیش نابێت لە 80 کەمتر بێ ئەو کاتێ احتیاجی توانی خوێنەکەی ببەخشێ بەڵام چی ماوەیەکی هەبێ یعنی وەکو بە جەنابتانە بوو ئەبێ لە سێمان کەمتر نەبێ ئەنجا ئەتوانێت خوێن بەخشێ لە ساڵێکە دوو جار سێ جار ئینسان ئەتوانێت خوێن بەخشێ بەمەرجێ نیسبەتی خوێنەکەی کە فاسی بۆ کرێ ئەو نیسبەتەکەمە نەبێ. کاک بەسات ئەو کەسێک کە خوێن دەبەخشێت دوای بەخشینی خوێنەکە ڕێنمایی چییە دەبێت چی بکات؟ بەڵێ احتیاجیە ژیانی ڕۆژانی چۆن ئەواتە سەر زۆر احتیاجیە بەڵام ئەوەی کە خوێنە بەخشێ ئێمە دایمە پیان ئەڵێ لای خۆمان ئەڵێن جاری ئیسراحەتێ بکە مەچۆرە دەرەوە سیاقەت مەکە ئەم فترێت نیو سەعاتی ئیسراحەتی خۆ وەرگرە با زەختەکە و بێتەوە شوێنی خۆی شەکرە خوا نەخواسە ئەگەر دابەزی بە بێتەوە شوێنی خۆی نیو سەعاتی چاوەڕێ بکە تاکوی نەبێ دوای احتیاجی حیاتی احتیاجە چییە زۆر ینی زۆر هینی نییە هیچ زەختێکی لەسەر دروست نابێ یعنی بڵێ سەری جێژە خوات و ئەبورێت و شتیوان نییە بەڵام بەمەرجێ ئینسان ئیسراحەت کا دوای خوێنبەخشینەکەی بە ڕێکوپێکی نیو سەعاتی سیاقەت و شتیوانەکە ئیشی قورس نەکە تاکو سەعاتێک و تاو هەرەوەنەیە. زۆر باشە وەک دەزانین بەڕێزیش ئاماژت پێیا کە خوێنی ناقز تا ڕادێک کەماوە ئێوە ڕەنگە تووشی گرفت بنەوە لە پەیداکردنی ئەم جۆرە خوێنانە لە کاتێکدا کە پێویستان بەم جۆرە خوێنە بوو ئێوە چی هەنگایەک دەگرێنە بەر و ئایا گرفتان بۆ دروست دەبێتەوە لەوەی کە نەتوان لەم جۆرە خوێنە بۆ ئەو کەسی کە پێویستێتی پەیدا بکەن؟ ئێمە چەند کەسێکمانەیە ئینوانمان لایە بۆ خوێن کاکە هینەکە کەوتە خوار بوو پاڕۆژ ئەو ژێرە
بەڵێ وەک دەزانین یەکێک لەو کەسانی کە بەڕاستی بۆیان سەختە یاخود کەم ئەو خوێنیان دەست دەکەی ئەوانن کە جۆری خوێنەکان ناقسە یاخود ئەو کەسان کە کەم خوێنن بۆیە گرنگە کاتێک هاوڵاتیان دەیانەوە هاوکاری کەسانێک بکەن کە خوێن دەبەخشن وەک دەزانین زیانی نییە گەر بە پێی ڕێنماییەکان ئێمە توانیمان خوێن ببەخشین بە شێوازێکی دروست ئەوە دڵنیاین دەبینە هۆکاری هاوکاریکردن و ڕزگارکردنی گیانی کەسێک بۆ خوێنبەخشین و سودوەرگرتن لەو جۆرە خوێنێک کە وەکو خۆیەتی جاچ کەسەکە نەخۆش بێ یاخود نەخۆشێکی وەکو تالاسیمیا و کۆمەڵی نەخۆشی تر یاخود لە کاتی نەشتەرگەریە دەبینین کە زۆرێک لە هاوڵاتیان و نەخۆشان تووشی ئەو گرفتانە دەبنەوە بۆیە زۆر گرنگە کە ئێمە هۆشیاریەکمان هەبێ و لەو بۆچوونەش بە دوور بین کە دەگوترێت خوێنبەخشین زیانی هەیە بۆمان ئەگەر توانیمان بە شێوەیەکی دروست خوێن ببەخشین ئەوە بێگومان زیانی بۆ ئێمە نابێ و بەڵکو دەبینە هاوکاری کەسانی زر نازام گەر ئێستا میوانەکەمان ئامادە بێ بەڵێ کاک بەهزاد دێمەوە لای بەڕێستان سەبارەت بە خوێنی ناقص و ئەو گرفتەی کە بۆ زۆرێک لە نەخۆشان دروست دەبێ ئەو جۆرە خوێنەیە ئایا لە کاتێکدا ئێوە و جۆرە خوێنەتان دەست دەکە و چ ڕێگایەک دەگرنە بەر بۆ ئەوەی هاوکاری ئەو کەسە بکەن کە پێویستی پێێتی ئێمە زیاتر ئەوانی کە خوێنەکانیان ناقسە ناونیشانماندا هەیە پیان ئەڵێن شتی چووە هەیە پۆشم هاوکاریمان بکەن هاوڵاتیانیش هەمیشە بە سنفراوانی یارمەتیمانێن خاصن ئەوانی کە خوێنەکانیان ناقسە یان بە دەنگ داواکارێکەمانەوە کاک بەزات کێشی مرۆڤ کاریگەری دەبێت خود ڕۆڵی دەبێت لەوەی کە ئەو کەسە خوێن ببەخشێت دواتە دەبێت کێشی لە چەند نابێت ئەگەر وەڵا بڵێ ڕاستە ئەو پرسیارە زۆر جوان بوو ئەو پرسیارە زۆر لە جێگەی خۆیان بوو ئەبێ کێشی مرۆڤ لە 65 کیلۆ کەمتر نەبێ ئەی زیاتر بێ ئەگەر 65 کیلۆ بۆ سەرەوە ئەنجاتوانی دکتۆر ئەی تەمەن ئەگەر کەسێک منداڵ بێ دەتوانێت خوێن ببەخشێ یاخود لە چی تەمەنێکەوە گونجاوە کە خوێن ببەخشیت ئەو پرسیارە لە جێگەی خۆیان بوو ئەبێ 18 ساڵ کەمتر نەبێ 18 ساڵ کەمتر نەبێ مەرجی خوێنبەخشینی چییە 18 ساڵ کەمتر نەبێ ئەوەشی لەسەر و 6 ساڵەوە بێ ئێمە خوێنەکەی ئەو پێکاتە باشی تیا نامێنێ لەبەرەوە بێ ئیتلافیکەین کەواتە لە بینی 18 بۆ 6 ئەوە باشترین تەمەنە بۆ خوێنبەخشین کاتێک خوێنێک وەردەگرن ئێوە لە بانکی خوێن بە چەند پرۆسەدا دەڕات تاوەکو دەکاتە دەست نەخۆشەکە بڵێ ئەو خوێنە وەرەژیرێ ئەجا ئێمە چیسی چواریمان هەیە پێڵێن کوارتیبڵ ئەو چیسانە کە وەرەگیرێ لە ژووری ڕاکێشانی خوێن دوایەتە ژووری بڵە سەپەرەیتەری پێ ئەڵێن ئەمە لە ناو ئامێری تایبەتە پاکسیێڵەکەمان بۆ جیاکاتەوەتە RBC بڵێن خەستای خوێنەکە ئەجا کرایۆمان بۆ جیاکات و یەکێکە لە پێکاتەکانی خوێنەکە ئەجا پلازمامان بۆ جیاکاتەوە لەگەڵ پلێلێتە یعنی ئێمە لە خوێنبەخشیەکە 4 جۆر پێکاتی خوێنمان دەزەکەوێ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک بەهزات عومەر بەڕێوەبەری کارگێڕی بانکی خوێن لە سلێمانی زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بووین ئەم دەرفەتت بە ئێمە بەخشی بەڵێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو ئەو نەخۆشانە ئەو کەسانی کە بە شێوەیەکی بەردەوام پێویستیان بە خوێنە ئێستاش ڤیتیەکمان هەیە لە چەمچەماڵ ڕێکخراوی خوشانی ئیسلامی کوردستان هەڵساوە بە خولێکی نەخوێندەواری لە کۆتایی هێنانی ئەم خولەدا ئاهەنگێکیان ئەنجامداوە بۆ بەشداربووەکانیان ڤیتیەکمان هەیە لەو بارەوە با پێکەوە بینەری بین. ساڵ 30 ساڵە لەم خولەم هاتم یەکەم جاری هیچ خوێنەواریم نەبوو وەکو ژمارە بیکاریم کەمی ئەزانی بەس هیچ خوێندنەکەم نەبوو ئێستا زۆر باشم نەخوا بە زیاد بیانی هەموو شتێک ئەزانم
زیاتر من بۆ دەورەی قورعانەکە حەزم کرد کە لە قورعانەکان توان قورعان بخوێنمەوە بۆ یاتم بۆم دەورەیە زۆر ئیسفادەم لێ کردووە دەستی خۆش بێ سوپاسیانەکە مەر هەمویان لەم دوای شەهادە ئەو مامۆستانی تر هاتوونە هاوکارمان بوونە مامۆستا ئینگلیزی مامۆستا گۆنا ئەو کچەی تر هەمویان زۆر باش بوونە لەگەڵمان. وڵایی من هەر نەچوو مەکتەب لە بیدایەتەوە کاتە ئێرە کرایەوە ئیتر هاتم تا سەفی سێم ئیتر ئەبم بەچووە سواز بۆ خۆ سواز بۆ مامۆستاکە ئیتر زۆر باش وەڵا زۆر ماندوون دەستخۆشیان یەکەم بەڕاستی زۆر ماندوون هەر کاتێ نەین ئیتر خۆی هەوامان پێداڵی بۆ ناتویتە ئەوەی وە نەخوێندەوارە پێویستە بێت بۆ خۆت فێرە علم و زانست و زانیاریە بێ ئەوە چینە پەلسێەوەی دوو وەرساتوم ئەمە سێی ساڕۆین هاتی هیچ زانی نووسنی وا هیچم نێت حەق نەمەزانی قەڵەمێکیش بگرم وەڵا ئایستا باشم لە خوا بەزیابی ئەوە نووسینیم ئەمەنە جوانە کوڕەکان لە لێنیمە جوانترە وەڵا زۆر ئیسیفادەم کردو لە خوا بەزیاویە مامۆستاکان گەلێ لەگەڵمانە مانون خوا بێم زەڕەتیان کە لەگەڵ ئێوەیە زۆر باشین ئەمەنە عەزێتمان لەگەڵە خۆن. من لە پۆلی کاتومە تێری خوێنەواریم نەبوو لە پۆلی یەکەوە ئێستا پۆلی سێم بە یەکەم دەرچوم بە فەزڵی خوای گەورە لە پۆلەکەی خۆمان ئێستا دەرچوم بۆ چوار بە خۆمان شێتی تەلەڤیزۆنە خوێنمەوە ئیتر قلەقلەشتە خوێنمەوە قوتعوشتە خوێنمەوە نای مۆبایلە خوێنمەوە ئیتر هەر لەکەمەوە زۆرە بێ ئەمانی زۆر هەوڵیان داوە لەگەڵمانە بە تەواوی لێرە فێری خوێن بووین لە خوا بەزێر زۆر باشن زۆر لیان ڕازین خوای گەورە لیان ڕازی بێ زۆر ئەزێتیان کێشاوە لەگەڵمانە زۆر سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ مەمنونی پیاوەکانیشیانین کە ئیزنیان داون ئەمەکە لەگەڵ ئێمە بکێشن زۆر ئەزێتیانە بێ ماڵ بەجێهێلن مناڵ بەجێهێلن. ئێمە ئێستا ینی چوار مەرحلەمانەیە 1 و 2 3 و 4مانەیە نزیکەی 50 ینی بۆ سەرەوە فێرخوازمانەیە 4 ساڵە بەردەوامین ئەگەر خوای گەورە تەمەن بدات وە ساڵانی تریش بەردەوامە بین و ئەم ساڵ دەرسەکانمان زیاد کردووە مەسەلە هەر مەرحەلەی 1 و 2 3 کوردی و عەرەبی و بیرکاریمان بووە پۆلی چوارەکان مادەی ئینگلیزیشمان بۆیان زیاد کردووە و پێشی ئەم 4 ساڵی پێشترش ئەم خولە هەر بەردەوام بۆ بەڵام ینی بەم شێوازە ئێستا نەبوو ساڵ ببڕێ هەر مەرحەل ینی خەڵکی فێرکراوە فێرخوازە بوو مامۆستا بووە بەڵام ئیتر ئەمە 4 ساڵیمە بەردەوامی خوای گەورەش تەمەن بە ئینشەڵا بەردەوامە بێ. خۆشەویستان بەردەوامین لەگەڵتانە و لە تەوەری دووەمدا بابەتێکمان هەیە سەبارەت بە بەهاراتە ئێوەش لە پێیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام کە بە شێوەی ڕاستەوخۆ بەرنامەکەی ئێمەدا دەبەزێت لەوێ دەتوانن پرسیار و کۆمنت و سەرنجەکانی خۆتانمان بمێرن بە تایبەتیش خانمان کە زۆر بەهارات بەکاردێهێن و ڕەنگە زۆر پرسیاریان لەگەڵاڵە بوو. بەڵازان و خۆشەویستان لەو تۆرەیەماندا باز لە سوودەکانی وەگرنگی بەهارات دەکەین لە نێو ماڵەکانماندەوە بۆ خواردن کە بەکاری دێن لە نێو چێشدا بەیاخو بە شێوازێکی دیکە بێت کە خانمان بەکاری دێن و بزانی سوودەکانی چین و چەند جۆری هەیە و لە هەمووی گرنگتر ئایا لە هەرێمی کوردستاندا بەهاراتێکەیە کە خۆماڵی بێت و لە نێوخی خۆماندا دروست بکرێت گفتوگۆ دەکەین لەو باری لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاکزانە حاجی تەیب شارەزا لە بەهارات و گیا کوردەواریەکان. کاکزانە گیان زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. کاکزانە ئەگەر سەرتا پێناسەیەکی بەهارات بکەین بەهارات چییەوە لە چەند بەش پێک دێت؟ ئەگەر بمانەوێ پێناسەیەکی بەهارات بکەین بەهارات یاخود لەکەیە پەیاپەوە ناتوانین ساڵێکی دیاریکرا و دابنین بڵێن لەو ساڵەیە مرۆڤ دەستی بە بەهارات گەیشتووە یاخود بەهاراتی بەکارێن ناوە چکە لە کۆنا لە میسرە کۆنەکانیشەوە بیگرێت تاکو و پێشتریش بەهارات بوونی هەبوو بەکار هاتووە. بەهارات جۆری زۆرە
ئەتوانیم دابەشیکەین بەسەر چەند لقێکە بۆ نمونە لە ڕەگەوە ئەیگرین ڕەگە لقە گەڵایە قەدە تۆوە ئەمانە هەمووی بەهاراتە ئیتر هەر یەکە بە جۆری خۆی ئەگەر بین باسی بەهاراتەکان بەگشتی بکەین زەردەشەوە ڕەگی دارە ڕەگی زەردەشەوەکە خۆیەتی زەنجەبیل ڕەگە خۆلیجان ڕەگە ئەمانە وەکو ڕەک بەڵام وەکو گەڵا ئەچێتە بابی نەعنا جاترە پۆنگە زۆربەی زۆری ئەوە گەڵاکانە تۆ زیرە ڕەشکە ڕازیانە ئەمانە لەگەڵ جۆرەها شێوی ترە ئەبێ بە تۆ واتە بەهارات هەم ڕەگە هەم قەدە هەم گەڵایە هەم تۆوە زۆر باش ئەو بەهاراتانی کە لای ئێمە هەیە بە تایبەت لە کوردستانە تا چەندێک بەرهەمی خۆماڵین یاخود ئەوە تا هەروە کوشتەکانی تریش ئەوانەش بە جۆرێک لە جۆرەکان لە شوێنانی ترەوە دێت بۆ ئێرە بەکاردێن ئێستا بەداخەوە زۆربەی جۆری بەهاراتەکان لە دەرەوەی کوردستانیەت هۆکارەکەی بۆچی دەگەڕێت هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە من چەند جاری کەش ئاماژەم پێیاوە خەڵکی ئێستا نایکەن یعنی نابنە هۆی ئەوەی کە بەهارەتەکە بەرهەم بهێنرێ بۆ نمونە زیرەمان هەیە ناوچەی شارە سووری خۆمان جاران زیرەی لێ ئەکرا شمڵی لێ ئەکرا ڕازیانە ڕەشکە جۆرەهاشتی لێ ئەکرا وە کوالێتەکەی کوردستانی خۆمان لە چاو ئەو کوالێتی بەهاراتی کە لە دەرەوەی کوردستانیەت زۆر باشە و شتێکی زۆر پاکوخایەن و زۆر ڕێکوپێکیشە کاتە ئێستا هەیە بەڵام بەڕێژەیەکی ڕەنگە بەڕێژێکی زۆر کەم هەیە کاکزانە نازم وام هەست کردووە کە تاموبوونی و بەهاراتی کە ئێستا هەیە ئەوشی کاردە دەکرێت زۆر جیاوازتر لە جاران ئەمە بۆچی گەڕێتەوە تاموبوونەکەی بە حەقەت جیاوازی هەیە ئەگە بڵێن جیاوازی نیە جیاوازی هەیە بەڵام لەبەرەوەی ئێستا خواستێکی زۆر لەسەر بەهارات هەیە لە دەرەوەی کوردستانی خۆمان لە هەر وڵاتێکە بەهارات دەکرێت زۆربەی زۆری ئەو بەرهەمانە بە مادی کیمیایی بەخێوەکرێت بۆیە تاموبوونی ڕەسەنی خۆی لەدەستەیە کاکزانە ئەگەر باز لەو بکەین ئەم جۆرە بەهاراتانە ئێستا بۆ نۆتاون نمونانەی کە لە بەردەستمانان ئەمانە نەهاڕاون ینی ئێشتا بە ساخین سوودەکانی یەک شێوازە کە هاڕاو بکرێ یاخود بۆ شێوازەش بەکاری بێنی یان چۆنی هەتا بتوانی بە نەهاڕاوی ئەو کەسی کەیەتە لای ئێمە یا ئەو کەسی لە هەر کەسێک بڵێن بەهارات بکڕێ یاخۆ خۆی بەهاراتەکە بەرهەم بهێنێ هەوڵ بە نەهاڕاوی بەرهەمی بهێنێت واتە بە نەهاڕاوی بەکاری بهێنێ بۆ نمونە ئەگەر باسی زەردەشەوە بکەین ئەوە ڕێگی زەردەشەوەیە هەتا بمێنێتەوە ئەو ڕێگە زەردەشەوەیە بە نەهاڕاوی درەنگتر کۆنە بێت درەنگتر کوالیتی خۆی لەدەست ئەدا بەڵامڕاوی مەسەرەن خانمێک لە ماڵەوە هەی بێت هەر کاتێکەویستی بەکاری چەنەی پێویست بوو ئەوەنە بەهاڕێ و بەکاری بێنێ جاکە ئەو کاتێککە ئەی هاڕێت تاموبوونی تازەتریش دەرەچێت زۆر باشە جیاوازی بەهاراتەکان لە بەکارهێنانیەتی واتە دەکرێت بە پێی بەهاراتەکە ئێمە بە شازی جیاواز بەکاری بێنین زیاتر سوودی هەبێ بۆ نمونە گەر بەهاڕاوی بێ یاخود بە وەکو بەڕێزە باست کرد دەکرێت بۆ شتی جیاواز بەکار بێنرێن و سوودەکانیشی زیاتر یا کەمتر بکات بەهاراتەکان ئەگەر بێنین بەکاری بهێنین ئێمە بە دڵنیای جیاوازی هەیە بەهارات هەم خۆی بۆ چێشت جیاوازی هەیە کە بەکاری هێنرێ هەم لە ڕوو تەندروستیەوە بەکارهێنرێت یعنی لە هەردوو ڕۆکۆ جیاوازی هەیە بەڵام کە بە نەهاڕاوی ئەو کەسی کە ئەیێنێ خۆی نەهاڕاوە چەندێک پێویستە کە بەکارهێنێ ئەبێ ئەوەنە بەهاڕێ و نابێ زۆریش بی هاڕێ لەبەرەوەی ئەگەر زۆر لە کوردەواری خۆمانە کە شتێکە هاڵێ ئەوەنەی هاڕیوە سووتاندوێتی چکە تاموبوونی خۆی لەدەست ئەدا بە هەمان سوودەکەشی ڕەنگەکەم سوودەکەشی کەم بێتەوە بەڵێ کاکزانە ئەم نمونانەی کە لێرەن هێناوتە لەگەڵ خۆت زەحمەتی کێشاوە دەمەوێت لەمەی سەرتاوە دەست پێ بکەین ئەم وردەیان چیەوە بۆچی بەکاردێت چۆنیش بەکاردێت ئەوە کە بابەیە بەڵێ زیاتر بۆ ناو بەهاراتی گۆشت ئەمانە هەمووی بەهاڕاوی بینیمانەوە خۆم بە نەهاڕاوی هێنام تم بەوەی هەم بینەران باشتریشە ئەوە کە بابەیە کە بابە بۆ زۆر شت هەیە بەکار ئەهێنرێ وەکو خواردن وەکو بۆ ناو چێشت بۆ ناو بەهاراتی گۆشت بەکارهێت بە گشتی بۆ بەهاراتی یاپراغ بەکاریە بۆ کوبە بەکاریە بۆ زۆر شتێکە بەکارێنن بەڵام ئەبێ بزانێ ئەو بەگشتی ئەمێ ئاماژە بۆ کەم نەک کە بابە بەگشتی بەهارات ئەو کەسی کە بەهارات بەکارێنێ بۆ ناو هەر خواردنێکە بەکارێنێ هەر خواردنە و بەهاراتی خۆی جیایە یعنی سەبوو نمونە بەهاراتی مریشک لەگەڵ بەهاراتی گۆشتە جیایە بەهاراتی سەروپێ ئاڵەت و مێخەکی ئەبێتێ بکرێ بە نەهاڕاوی بۆ ناو جیپەکەی بەڵام بۆ ئاوی سەروپێکە ئەمەوەکو نمونە ئاماژەی پێەیەم ئەبێت بە زەردەشەوەی تێکرێ لە هەمان کاتە ئەو کەسی کە بەهاراتی یا پراغ ئەگرێتەوە یاخود لە ماڵ و خۆی دروستیەکە نابێ ئاڵەتەکە بەکاربێنێ نابێ مێخەکی تێ بکە
ئەبێ بیبەری سووری تێ بکە ئەمە جیاوازیەکەی زۆر زۆری هەیە اینجا ئەو کەسێک کە بەکاری ئێنە بەهاراتەکان کە بۆ چێش ئەگەر تەنیا بێ ئەبێ بزانێت ڕێژەی چەند بەکارهێنێت ئەمە یەکەم دووەم ئەگەر کۆمەڵێک بەهارات بێنێت تێکەڵی کە ئەبێ ڕێژەی بەهاراتەکان بزانێت ئەیکی چەندی تێکەڵ ئەکات ئەگەر زیاد لە پێویست بەکاربێنێت زیانی دەبێت بە تەشی زیانی ئەبێت زۆر باشە هۆکاری ئەوەی کە بۆ نمونە لە بازار کۆمەڵە دەرمان پیا بووە بە ناوی خواردنەکانەوە کە زۆر جا دەبێت ئەمە بەهاراتی بریانە یاخود ئەمە بەهاراتی سەروپەیە خۆت کۆمەڵێک لەو خواردنانەی کە هەیە هۆکاری ئەمە بۆچی یەگەڕێنێتەوە لەبەری بە شێوازێکی جوانتر تێکەڵ کراوە وەکەوەی کە بەڕێستان کرد بە ڕێژەیەکی گونجاو یاخود ئەوە هۆکارەکەی چێکە وەکو ئاماژەم پێکرد سەرەتا هەر خواردنە بەهاراتی خۆی پێویستە یعنی کۆمەڵێ بەهارات دانراوە بۆ نمونە بۆ بریانی چیتی ئەکرێت بریانی بەبێ کەبابە دروست نابێت بریانی بێ کەبابی تێکرێت ئەمە بریانی قاوەیی چکە بریانی دوو نوعیە قاوەیی هەیە و زەردەکەتی ناکرێت زەردەکە نابێت بە زەردەکەش تێکرێ بە بەس بە ڕێژێکی زۆر کەمی تێکرێت بەهاراتی بریانی قاوەیی بۆ نمونە کەبابی تێکرێ زیرەی تی ئەکرێ ئاڵەتی ڕەشی تی ئەکرێ گژنیژ و کۆمەڵێک بەهاراتی تایبەتی خۆی تێ ئەکرێت نابێ زەردەچەوەی تێ بکرێت بەڵام بریانی زرد بەبێ زەردەچەوە دروست نابێت کاتە بەڕێ بەڕێستان سوودی زیاترە گەر ئێمە ئەو بەهاراتە بەکاربیێنین کە تایبەت کراوە بە خواردنەکە یاخود ئەوە تا خۆمان لە ماڵەوە تێکەڵی بکەین بەهارات بەگشتی سوودی خۆی هەیە بەڵام نابێت بە ڕێژەی زۆر بەکار بهێنرێت ئەمە یەک دوو زۆر گرینگە ئەو خواردنێک کە هەر خانمێک لە ماڵەوە دروستی ئەکا بزانێت بەهاراتەکەی چی و چی تێکەڵی ئەکا چکە ئەگەر بەهاراتێک بۆ ئەو خواردنە نەبێت تاموبوونی خواردنەکە تێگەیات زۆر باشزانە هەر سەبارەت بە کەبابەت ئەو سوودانە چین کە لێی وەردەگرین یا خصوصی تاموبوونی خواردنەکەت خۆشەکات سوودی دیکەشی دەبێت بۆ تەندروستی ئەی چۆن بەهارات بەگشتی ئەگەر بین باسی خواردن بکەین ئەو کەسی کە بەهارەتەکە بەکارێنێت بۆ ناو خواردن کە بەکاری ئەهێنێت ئێستا بۆ نمونە بەهاراتی یاپراخ ئەو بەهاراتە ئەکرێتە ناو برنجەکەەوە بەهاراتی سەروپێ ئەگەر بە یاخو بەهاراتی کفتە باسکەین بەهاراتەکە تێکەڵی ناو قیمەکەی ئەکرێت ئەو کەسی کە کفتەکە لێ ئەنێت کە سەری قابلمەکە لا ئەباد لەو کاتێک کە کفتەکە پێگەیشتووە تاموبوونی بەهاراتەکە بەسەریایەت ئەمە ئەو بۆنە کە بەلووت هەڵی ئەمژێ زۆربەی زۆری میکرۆبی ناو دووت و دەمی ئەو کەسە ئەکوژێت ئەنجا لەگەڵ ئەوەشە ئیشتیهاکی باشی خواردنەکە ئەکاتەوە و کەیبانووی ماڵیش پێی خۆشە لەبەرەوە یڵێ خواردنەکەم خۆشە بەهاراتەکەم باش دەرچووە و لێشی ڕازی دەبێت کەسێک کە بێت بزانێت ئەم کەبابەیە بەسەر چۆن جێ بکاتەوە ئەو پرسیارم زۆر پێخۆشە بە ئاماژەی پێ بم نەک لەسەر کەبابە لەسەر گشتی بەهارات ئەو کەسی کە بەهارات بزانێت کامە بەهاراتە تازەیە کامە کۆنا بەهاراتی تازە دایم بە نەهاڕاوی تازە بە تازە بیهاڕە و چەندیشت پێویست بوو ئەوەی بەهاڕە ئەمە لە سەرتا ئاماژەم پێکرد بەهاراتی کە بزانیت بەهاراتەکە بەچی کۆم بووە بەهارات بە یەک دوو خاڵ هەیە بەهارات کۆن ئەبێت ئەگەر لە ماڵەوە لە ناو دەبەی پلاستیک لایلۆن یا پلاستیک یاخود لە ناو کیسی لایلۆنا دای بنین و شوێنەکەشی گەرم بێت کاتە پێویستەکە لە شوشەیە بێ خود بە هیچ شێوێ نابێت شوێنەکەی گەرم بێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەبێ لە شوشەیە بێت و شوێنەکەشی فێنک یا تۆزێک مەیلە و سار بێت چکەی بەهارات بەگشتی با تازە تۆ ئەشی هاڕی زۆر کەس لە کاکە من بەهاراتم هاڕیوە کەچی دوای دوو ڕۆژتە یەکەم کۆم بووە بۆ لەبەرەوەی لە تاکی کەوانترادایەنێت لەبەرەوەی شوێنەکەی زۆر گەرمە یەکێک لەو شتانی کە کۆنە پێم وابێ بۆنی نامێنێت هەموو بۆنی نامێنێت لە هەمان کاتە ئەگەر زۆر کۆم بێ حەشەرەش لێیات زۆر جار خەرمان دەبینین لەبەر ئەوەی کە نزیکترە لێیان لە شوێنی چێژلێنان کە گەرمێکی زۆری لێ بەکاری کاتە ئەمە هەمووی کاریگەری کاتە سەر ئەو داو دەرمانی هەر شێوەیەکی حاڵەشە و زووش داو دەرمانەکەەوە ئەگە کە کۆم بێت زۆر باشە بە ئاماژێک بەوانە بینەوە ئەو جۆرە گوڵە بچووکانە نازام لە ئێوەی پێڵێن ئەوە خونچەی گوڵە لە چادا بەکاردێت بڵێ با لە زەردەچەوەکە و دەست پێ بڵێ جار ئەوە ڕێگی زەردەچەوەیە زەردەچەوە ئاهاردرێ زەردەچەوە هەر لایەنی تەندروستی زۆر باشیشی هەیە بۆ خواردنیش سا بۆ نمونە نۆکاو بەبێ زەردەچەوە دروست ناکرێت ئەبێ زەردەچەوەی تیابێت کوردەواری خۆمان زیاتر لە کوێ بەرهەم دێت زەردەچەوەی هیندا ڕێگی دانیشە و ئێستا بە خۆشحاڵیەوە جوتیارێکی نمونەیمان هەیە کاگازات لە هەڵەبجە بەرهەمی هێناوە شتێکی زۆر باشەکە من تاسا بە خزمەتی نەگەیشم بە چەند جاریش باسم کرد دەستخۆشیشی لێ یەکەین هیوادارم زۆربەی زۆری جوتیارەکانیش ئاوە بەرهەمی بەهارات و
بەرهەمی تریش بەرهەم بهێن بۆن و ڕەنگێکی تایبەتری هەیە بە ئەی چۆن زەردەچەوە ئەمە ئاهاردرێ بۆ ناو خواردن بەکارەهێنرێت زەردەچەوە ئەتوانی تێکەڵی ناو نۆکاوی بکەی هەم ڕەنگی نۆکاوەکە جوانەکە هەم تاموبوونی خۆشەکە و بەبێ جاترێژ نۆکاو خۆش نییە ئەبێ جاترەشی تێکرێت ئەمە زەردەچەوە بۆ زۆر خواردن بەکارهێنرێ زەردەچەوە ئەگەر باسی کەیت سوودی یەزگار زۆری هەیە بەڵام بەگشتی زۆر بەکارهێنانی بەهارات نەک زەردەچەوە بەگشتی بەتایبەت توونەکان نابێت زۆر بەکاربێنە لەبەرەوەی تووشی حساسەتی خۆرگ دەکات و بۆ مەعیدەش خراپە کاک زەنا زۆر جار لە دەرەوە ئەگەر نۆکاو خۆین زۆر جار کە ئەو نۆکاوە دەخۆین دوایی دەممان زەردەبێ یاخود ئەوە ڕەنگی زەردی تێ ئەەکەن ڕەنگی زەردی تێ بەڵام زۆر خراپە لەبەرەوەی مادی کیمیایی ڕەنگی زەردەکە من هەستەکەم ئەسڵیەکەی وانیانی خۆی زەردەچەوە کە ئەی هاڕی ئێستا من زۆر کەسێ زۆر مشتری هەیە لە خانمان یا لە پیاوانیان بۆ دوکان ئەڵێ کاکە ئەم زەردەچەوەی کە تۆ ئیکرین لەلای تۆ خواردنەکە زۆر زەرد ناکا وەکو ئەوەی کە لە ئەڵێ ڕوحی زەردەچەوەی تیەکەم ڕوحی زەردەچەوەکە خۆی ڕەنگی شەربەتە بەکارهێنانی خراپیەکەی زیاترە وەک لە باشیەکەی ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم زەردەچەوە لەگەڵ زۆربەی زۆری بەهاراتەکان بەگشتی بەهارات خۆی تام و بۆنە ڕاستە ڕەنگەکەی تۆزە زەرد ئەکا بەڵام زەردێکی وای ناکە زۆر تۆخ بێ و تام و بۆنی خواردنەکەت خۆشەکات کاتە ڕنگ و ئەوانە زۆر گرنگ نیە ئەو نیکە ئەم بتوانین سوود لەو تام و بۆن و سوودە بەڵێ ئەو گوڵەوردانە ئەوە خونچەی گوڵەباخە خونچەی گوڵەباخ ئێمە خۆمان بۆ بەهاراتی بریانی قاوەیی کەمێکی تێەکەین و بەهاراتی کولیچە کە کۆمەڵە کشت ئەگرێتەوە کە تی ئەەکەین بەبێ خونچەی گوڵەباغ ناگرینەوە لە هەمان کاتە گوڵەباخ و هێل و دارچینی هەرسێکی بێنە ئاو بە نەهاڕاوی تێکەڵی چای وشکیکە چاکە بخەرە شوشەیەکەوە لە شوێنێکی فێنێک داینێ ئەکاتە چات لێنا یا ئەتوانی بە تەنیا خونچێکی گوڵەباغ تێکەلی دووبارێکی تۆ بۆ چی گوڵەباخ هێل دارچینی بەس ئەبێ هەرسێکیان بە نەهاڕاوی بن تێکەڵی چای وشکی ئەەکەیت ئەو چایکە لە ماڵەوە تۆ حازری کردێتی چایەکە چەند چایەکە کە تێکەڵیەکەی بیکەرە شوشە و داینێ خۆی تاموبوونی چاکە خۆشەکە لە هەما کاتیش ئەو کەسی کە چا لێنێ ئەگەر خونچێکی گوڵەباغ بچێتە ناو قۆریەکەەوە یا دنچە هێل یا لەتێکی بچوو لە دارچینی کێشەی نییە زۆر کەسیشەیە بە تەنیا گوڵەباخەکە خۆی ئەکاتە ناو قۆری چاکەوە یە خونچەی گوڵەباغ ئەکاتە ناو قۆری چاکەوە کە چاکە لێ کاتە بەکارهێنانی باشە بێجگەلۆی کە تامێکی خۆش هەم بۆ مەعیدە و هەم بۆ ڕیخۆڵەش باشە ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم خانمان لەگەڵ جلی کوردیە ئەم خونچەی گوڵەباخەیە ئەیکەن بە پەتەوە ئەیکەنە ملیان وەکو ملوانکە هەم جوانە و هەم تاموبوونیشی خۆشە زۆر باشە ئەوی دیکە ئەوەی کەیان زیرەیە ئەوە عەرەب پێڵێ کەمون زیرە بۆ زۆربەی زۆری خواردنەکان زیرە بەکارێت زۆر لە خواردنەکانە بەکاردێت ئەوەی تریان ئەوە جۆزبەوەی پێڵێن خۆمان جۆزباوەی پێڵێن فارس پێڵە جۆزبووە عەرەب پێڵە جەوزە طیب ئەوە بە ڕێژێکی زۆر کەم ئەبێ بەکار بهێنرێ بۆ ناوچێشت هەتا ئەگە بوون من لە ماڵەوە بەکاری بێنم یەک دانە ئەبێ کەمێک لە ڕنەی بەم بەکاری بێنم ئەشکێنم توێکەڵەکەی لێ ئەەکەم و ناوەکەی لە ڕنەیەم زیاتر بۆ بەهاراتی کەباب بەکاریە بۆ گۆشت بەکاریە بۆ بەهاراتی بریانی قاوەیی بەکاریە جاکەکزان لە ماوەی پێشوە لە پیتزایەکم خوان لە دەرەوە وتم ئەمە چییە تامەکەی جیاوازی هەیە لەگەڵ ئەبێ پیتزای گۆشت بێ خوارد بێت بەڵێ تامەکەی جیاواز بوو لەوەی کە پێشتر خواردوتی ئەوەی کردبوو کەمێکی ئێنێ لە ڕنەیە زۆر کەم چۆن خوێەکەی بەخیار و کەمێکەکە بەسەر گۆشتەکەیە لەو کە پێوێکە ئەجای بژێ نابێ زۆری پێوەکەی تامەکەی بگۆڕێ هەم تاموبوونی ئەگۆڕێ هەم مادەیەکە زۆر بەقەوەتە نابێت زۆر بەکار بێت زۆر باشە ئەوەی کەشیان زەنجەبیلە کە لە کوردەواری خۆمان پێڵێن زەنجەفیل ئەوژۆزام زۆر جۆری هەیە یەک جۆری هەیە زەنجەفیل ئەوەی هەیە و تەڕیشی هەیە بەس هەیە تەڕەکە بەکارێنێ کەمێکی لە ڕنایە بەکارێنە هەش ئەوە ئەهاڕێت زەنجەبیل سوودی زۆرە لە هەمان کاتیشا نەک زەنجەبیل بەهاراتەکان بەگشتی زۆر بەکاری بێنی کێسا ئاماژەیەکی باشی پێیەم خراپەکەی ئەگەێنێتە وەگرو زیاتر لە سوودەکەی زۆر بەکارهێنانی بڵێ زەنجەبیل تامێکی تیژی هەیە و خواردنەکە تیژ ئەکا زۆر کەسەیە حەزی لێیە لە هەمان کاتە لە کوردەواری خۆمانە ژنە قەیمەکان یا پیاوە بەتەمانەکانی خۆمان ئەگەر ئەیچێک کۆکەی هەبوایە ئەگەر ئەیچێک قورجی بێشە ئەیوو بڕۆ کۆلک و زەنجەبیل بکوڕێنە کە کوڵان دەبی پاڵێ و ئاوەکەی بخۆرەوە کۆلکەکە مەبەستی دارچینیە لەگەڵ زەنجەفیلەکە بەڵام بەڕێژەی کەم ئەبێت تێکەڵکردی و بەڕێژەی کەمیش ئەبێ بخورێتەوە
کاکزان ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆن زیاتر شێوازی حەپوو دەرمان و ئەوانە کەمتر بوو زیاتر شێوازەکانی بەهارات بەکارهێنرا بۆ عیلاج و ئەوانە زۆر تەندروستریش بوون. بەڵێ ئێستا دەرمانی سروشتی زۆر هەن لە بازارەکاندا ئێستاش سوود و بەکارهێنانی هەروەکو پێشتر ماوە بەتەکیید هەرماوە ئێستا خەڵکیشی زۆریش سەریان کردو سەر بەهارات خەریکە دەگەڕێنەوە بۆ لە بەڵام من لێرەوە لەم کەناڵە جوانەی ئێوەوە یەک پەیامێک ئاراسی بینەران ئەەکەم ئەو کەسێک کە ئەچێتە لای هەر کەسێک وەکو سوود وەکو عیلاج زەنجەبیل بێ زەردەچەوە بێ خولیجان بێ هەر شتێکە بەکاری ئەهێنێت بۆ هەر نەخۆشیە بێت تکا ئەەکەم با لە کەسی شارەزا بپرسێت و کەسێک کە پسپۆر بێ لەوەیە چکە دەشێت بە پێچوانە و زیانی هەبێ بەتەکیید زیانی هەیە ئێستا بۆ نمونە بەهارات وەکو عیلاج ئەگەر خانمێک دووگیان بێ ئەگەر خانمێک شیر با بە مناڵ ئەگەر کەسێک شەکر و زەختی زۆر بەرز بێ ئەگەر کەسێک نەخۆشی دڵی هەبێت نابێت بە پێڕێنمایی نابێت لە خۆی و بە نەشارەزایی بەکاری ئەمە زۆر گرنگە زۆر جار لە نێو مەجلیسێکا بوون نەباز لە بۆ نمونە لە کاتی کۆرۆنای باسی مێخەکرا ئەڕۆنی کەوتیان مێخ سوودێکی زۆری هەیە بۆ کۆرۆنا زۆر ئاوڵاتی بەکاری دێنە ئەمە تا چەند گرنگە کە وەکو خۆت ئاماژت پێ کرد کەسانی شارەزا ئەمە شی بکەنەوە کەسانی شارەزا پسپۆر لە گیای دەرمانی یاخود پزیشکێک لەو بارەوە ئاماژەی بکات ئەو کەسە بەکاری بێنێت یان یەکسەر سەری تێنەکەین و پزیشک بێ یا کەسی پسپۆر بێ کێشەی نییە بەڵام ئەو کەسی کە بەسام بڵێن بۆ نمونە خۆم بەکاری هێنم نابێت لە نەشارەزایی خۆم بچم بەکاری بێنم ئەگەر بێن باسی مێخەکەین مێخەک ڕاستە وتیان بۆ کۆرۆنا ئابێت بەڵام من یەکەم کەس بووم لە سلێمانی کەوتم بۆ کۆرۆنا نابێت و بە ئێستاشەوە پەشیمانیم لێی بۆ لەبەر ئەوەی مێخەک جارێ بە ڕێژەی زۆر کەم ئەبێ لێی بخورێت لە ڕۆژێکا یەک دەنێک نیو سەعات سێ چارەکەی کاتە ناو دمیەوە دوای ئەو بێ فڕەیە ئافرەتی دووجیان خانمێکی بەڕێز ئەگەر شیر با بە مناڵ نابێ مێخەک بەکاربێنێ کەسێک بەرگری لەشی واتە مەناعی لەشی باش نەبێ بەڵام شەکر و زەختی زۆر بەرز بێ نابێ مێخەک بەکاربێنێت لەبەرەوەی سووری خوێنی چالاگەکە لەوە چێ بەرگری لەشی باش نییە ئەو سووری خوێنێک کە چالاگەکە شەکر و زەختەکەی ئەوەی کە بەرز کاتەوە ئەجا زۆر بەکارهێنانی مێخەک جارێ باو لایەنە خراپەکانی باسکەم زۆر بەکارهێنانی مێخەک ئەبێتە هۆی دروستبوونی حساسەتی قوڕک ئەبێتە هۆی ئازاردانی مەعیدەی بەڵام لایانی باشی زۆر هەیە لایانی باشی بزانی بەکاری بێنی لە شارەزاییەکی بپرسی زۆر باشە ئەو کەسێک کە سەروپێ ئەخوا لە کوردەواری خۆمانە ئاین جوانترین نمونە بۆچی مێخەک بە نەهاڕاویتی ئەکرێت لەبەر ئەوەی کە تودان ئەنەی بە مێخەکە لەگەڵ ئەو برنج و گۆشتی کە ئەی خۆی چی بەکتریای ناودەم تا هەمووی ئەکوژێت حتاسا زۆر معجون هەیە شەریکاتی دەرەوەی کوردستان دەریەکەن بەبێ مێخەک دەریان نەکردووە ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ڕاستە مێخەک ڤایرۆس کوژە ڕاستە میکرۆکوژێ زۆر باشە بەڵام ئەوە ناگەێنێ ئەم مێخەکە کە ئەی خۆم بێ هەموو ڤایرۆسێ بکوژێ وەکو ڤایرۆسی کۆرۆنا لەوە ئەچێ من بی خۆم بیکوژێ بەڵام لەوەی جەنابێ بی خۆی نێکوژە زەرریشی لێبە بەتایبەت ئەگە بە ڕێژەی زۆر لە ڕۆژانە بەکاری بێنی بەگشتی بەهاراتەکان ئەو کەسی کە بەکاری ئەهێنێ لە دە ڕۆژ بۆ 15 ڕۆژ زیاتر دە ڕۆژ نابێ زیاتر بەکار بێنێ بەڵام کە بەکاری ئەهێنێت سێ چوار خاڵ هەیە کە حەزەکەم ئاماژەی پێ بم یەکەم لە کەسی شارەزا بپرسێت دووەم ئەو بابەتی کە بەکاری ئەهێنێ لە ڕۆژێکە چەند غرام بەکار ئەهێنێ بۆ نمونە غرامێکە 2 غرامە کەوچێکی چایە نی کۆچکی چایە لە ڕۆژێکە چەند جار بەکاری هێنێت جارێک 2 جار 3 جار ئێمە 3 ژەمانەیە ینی 3 جار ئایا پێش نان بەکارهێنێ یا دوای نان ئایا کە بەکاری هێنێ ئەبێ بیکاتە ئاوی گەرمەوە سەری بنێتەوە دوای بیپاڵە بیخواتەوە یاخود یە قوڵبی بێ با بیکوڵێنێ کە کوڵاندنەکە حاڵەتێکی خراپە لەبەروی زۆربەی زۆری پێکاتەکانی بە مادێکی تەیارانی تیا ئەڕوات لە هەمان کاتە ئەو کەسەی کە بەکاری هێنێ چەند ڕۆژ بەکاری هێنێ چەند ڕۆژیش نابێ بەکاری بێنێ لە هەمووی گرنگتر ئەو کەسەی کە نابێ بەکاری بێنێ چێیە بۆ بەهارەتەکانی دیکە پێم وابێت ئەم ڕێسای هەسانە معقولون دەبێت بم بەگشتی باسیەکەم هەمووی ئەبێ ڕێسای خۆی هەیە نابێت لە نەشارەزایی خۆ من ئێستا زەردەچەوە بەکار بێت ئەو کەسەی کە ڕەشکە بەکار ئەهێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی 7 دەنێک لە بەیانیانە بەکاری بێنە من بچم ڕۆژی کەوچێکی چا بەکار بێنم تووشی زۆف مەکە معیدەمەیاتە ئازار کەسێک کە قوڕحی هەیە بێ معیدەی برینار نابێت ڕەشکە بەکار بێنێ کەسێک کە دەشتەرگەری هەیە هەفتەیەک 10 ڕۆژ پێش ئەوە نابێ زەردەچەوە بەکار بێنێت بە ڕێژەی زۆر بەکاری بێنێت تووشی خوێن کارەساتی وایە کە ناڵێ خوێنی بمەیەت ئەگە بە ڕێژەی زۆر بەکاری بێنێ هەموو بەهاراتی ڕێزای خۆی هەیە بەگشتی
کاتە نەبوونی ئەم هۆشیاریە لای زۆربەمان بەڕاستی کە ڕەنگە مامەڵە لەمە ئەکەین بە شێوەیەکی ڕۆژانە ئێمە ئەم بەهاراتانە بەکارێن هۆکاری ئەمەش بۆچیە گەڕێتەوە کە نەمانتوانی و هوشارێکمان هەبێت لە بەکارهێنانی ئەمانەیە و بەداخەوە ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر زانیاری بڵاوی دەکرێتەوە سەبات بن بەهاراتانە کە زۆر جار نەک تەندروست نین بەڵکو بەزیان پێمان دەگەێنێتەوە و هیچ سەرچاوێکی زانستیشی نییە بەداخەوە من هۆکارەکەی بۆ زۆر شتێک گەڕمەوە یەکەم لایانی پەیوەندیدار کە چەند جاریش لە دانیشتوین باسمان کردووە لە کەناڵەکانی کەش باسم کردووە حتا لەگەڵ لایانی پەیوەندیدار بە شخصی دانیشتون باسم کردووە وتومە بۆ لوژنەیەک دانانێن کابرا هەستاوە ئۆنلاینێکی هەیە شت بڵاوەکاتەوە بۆ نموناڵێ حەبی قەڵەویم هەیە من ئەوە تا نامم لایە شتم لایە کە خەڵک حەبی قەڵەوی بەکارێناوە هۆرمۆنی تێگیاوە تووشی زۆعفی کردووە تووشی هەزار نەخۆشیەکەی کردووە ئەمە کە ئەیفرۆشێ لە نەشارەزایی خۆی ئەیفرۆشێ بۆ نمونە وەکو حەبی قەڵەویەکە بازەکەم ئەمە یەک دوو زۆر گرینگە ئەکە ئەڕێتەوە بۆ کەسێک کە ئەچێ ئەیکڕێت ئەبێ بزانێت پرسیار بکات جارێ بە تایبەت شتی شەریکاتی پاکەت کە خودای گەورە نەبێت کەس نازانێ ئەمە چیتیایە بە کوردیەکەی زۆربەی زۆری شت ئێستا بۆ بە تیجاری کە خۆشحاڵم ڕێگریەکی باشی لێ کراوە کە ڕێگری باشتری لێ بکرێ کە کۆمەڵێکمان هەیە ئەمە کۆمەڵی ڕۆگناسیکەوە زۆ خەریکین ئیشاڵا ڕێ لەوانە بگرین و ئیشاڵا سەرکەوتوش ئەبین بەڵام ئەو کەسێک کە ئەچێشتەکە ئەکرێ پێویستە پرسیار بکات زۆر گرین کە چۆن بەکاری هێنم چۆن هەڵی بگرم لە ماڵەوە تێک نەچێ و چۆن بەکاری نەهێنم و لە کەسی شارەزاش دوجار خۆمان یەکەمین بەرپرس و یەکەم کەس خۆمان بەرپرسین کە پێویستەکە یەکەم کەس ئاگادار بین بڵێ زۆر باشە کاکزانە دەرفەتمان نەماوە زۆر سپاس بۆ کاکزانە حاجی تەیب شارەزا بەهارات و گیانکردوارەکان هەرچەندە ئەگەر شتێکی شما بێر باسی بکە ئەگەر وڵای من هیچی وام نەماوە ئاماژەم بە کۆمەڵی خاڵی زۆر باش کرد بەڵام تکا ئەەکەم لە هەر خوشکێک لە هەر برایەکی بەڕێز لە هەر خوشێکی بەڕێزم ئەچێت نەک لای من لای هەر کەسێک شت ئەکڕێ جارێ بزانێ ئەوانەی کە بەناو خۆیان ناوناوە دکتۆر با بزانن چێن ئەنجا ئەو بابەتی کە ئەیکڕێ بۆ هەر ئەگەر بۆ عیلاج بێ بە تایبەت عیلاجەکە کەەوە مەسئولیاتیشی گەورەیە لەسەر کەسەکە خۆی بزانێت چۆن بەکاریەت وە چۆنیش مامەڵی لەگەڵەکە لە هەمان کاتە ئەو کەسێک کە پێی ئەفرۆشێ شارەزایی چەند ڕادەی هەیە ینی ڕادەی شارەزایەتەکەی چەند هەیە مەبەسی ئەوە نەبێت کە بیفرۆشێ و پارەکەی لێوەرگێت ئەوە زۆر گرنگە زۆر باشە زۆر سپاس زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ زۆر سپاس ئادەجان ئەزیزان ناوڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. بەڵازان خۆشەویستان دیارە وردە و دەخەریکە خۆڵبارین لە بەشێکی زۆری شار و شارەشەکان لە هەرێمی کوردستان دەستی پێ کردوتەوە گەرمیانیش بە هەمان شێوە دەچمەلای هاوار زانیاری زیاترمان پێدەدا لەبارەی خۆڵبارین هاوار سڵای خوا لێبێت و ئەم کاتت باش وە دوایین زانیاری چیەوە ئایا خۆڵبارین لە چ ڕادەیەکە لە گەرمیان بەڵێ سڵای خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێمیش بێت دیارە لە درێنگانی شەوی ڕابردووەوە لاوەتە شەوی یەکشەمە لەسەر دووشەمە هەتاک و بەرەبەیانی ئەمڕۆژ شەپۆلێکی با بڵێن تا ڕادێک سەر و مامناوەن دەفەری گەرمیانی گرتوتەوە کە دیارە ئەم شەپۆلە لە بیابانەکانی نێوان عێراق و سووریاوە ڕووی لە ناوچەکە کردووە بە تایبەت کاریگەری ئەم شەپۆلە لە پارێزگاکانی عێراق بە تایبەت پارێزگاکانی باشوور و عێراق کاریگەریکی زۆر با بڵێن کاریگەریکی زۆری لەسەر ئەوێدا نەبوو بە جۆرێکە گەشتەکانی فڕۆکەخانەی دەوڵەتی بەغداد ڕایگیرا بوو لەبەری مەودای بینین بۆ 400 مەتر کەمتر بووەوە بەڵام کاریگەری ئەم شەپۆلە خۆڵبارینە لەسەر ئیداری گەرمیان و پارێزگای کەرکووک زیاتر لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە دەرکەوت کە ئەم کاریگەریەش تا ڕادەیەک مەودای بینینی کەم کردبوویەوە بە تایبەت لە دەرەوەی شار کە هەستی پێدەکرا و هەروەها هەتا ئەمڕۆژ کە ڕۆژی سێشەمەیە ناڕوونیەک لە کەش و هەوادا ماوە بەڵام کاریگەری شەپۆلە خۆڵبارینەکە نەماوە من بۆ قسەکردن لەگەڵ ئەم لەسەر ئەم با بڵێن شەپۆلە خۆڵبارینە کە ئەمە دەیەمین شەپۆلی خۆڵبارینە لە سەرەتای ئەم وەرزەوە کە دەفەری گەرمیانی کردوەوە ئەمەوە قسە لەگەڵ محەممەد کەمال بکەم شارەزای بواری کەشناسیەکان محەممەد سڵاو لێبێ ئەگەر پێمان بڵێ وا بڕیار بوو شەپۆلی ڕابردووی خۆڵبارین کە ناوچەکەی گرتوتەوە کۆتا شەپۆلی ئەم وەرزە بێت بەڵام جارێکی تر شەپۆلی گەرمیان شەپۆلی با بڵێن خۆڵبارین گەرمیانی گرتەوە هۆکاری ئەم شەپۆلیان چی بوو؟
سڵاوتان لێبێتم کاتان باش بێت دیارە لە دوێنێەوە شەپۆلێکی خۆڵباری ناوچەکانی ناوەڕاست و باشووری گەرمیان وەروە ناوەڕاست و باشووری عراقی گرتوتەوە و کاریگەرەکەشی تام ڕۆبەردامە بەڵام سبەی شەڵا کۆتایی پێدێ دیارە هۆکاری ئەم خۆڵبارینە گەڕێتەوە بۆ چالاکی پەستانەکان بەهۆی هاتنی ناوچێکی پەستانزمەوە کاریگەری ڕێژەی خێرای بە دەستی بە چالاکبوون کردبوو بۆ 40-50 کیلومتر لە سەعاتێکە لە ناوچەکانی باشووری ڕۆژاوای عراق دیارە ئەمە شۆکاری خۆڵبارین بوو دیارە کە ئەو نزمە پەستانە ناوچەکانەگرێتەوە لەگەڵ شتا پلەکانی گەرمان نزمە بێتەوە بەڵام لەگەڵ کۆتایی هاتی نزمە پەستانەکان لە ناوچەکانی باکووری کوردستان و تورکیا ئەوە ڕاستەخۆ چالاکی باکەمە بێتەوە پلەکانی گەرمەش بەرزە بێتەوە مەشواکە خۆڵبارین کۆتایی پێبێن دیارە پێشبینەکەین کاریگەری ئەم ناوچە پەستە نزمانانە تاوکو مانگی حوتش بەردەوامی هەبێت بەڵام ڕەنگە ماوەی تێکە 20 ڕۆژارێک 5 ڕۆژارێک هەندێک جار ئەبێتەوە تەبوتۆزی ناوخۆی و هەندێک جار ئەبێتە خۆڵبارین پێشبینەکەین تاوکو مانگی حوت خۆڵبارین بەردەوامی هەبێت لەگەڵ چونمان بۆ مانگی حوت و 15 ئەوە ناوچە پەستان نزمەکانیش کۆتاییان پێدێت و مەشواکە خۆڵبارین بەگشتی کۆتایی پێبێت لە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان بەگشتی چی بکرێت بۆی کاریگەری ئەم خۆڵبارینە کەم کرێتەوە ینی لە باڵێن لە دیاتە دەرچوو دیادەی خۆڵبارین لە ئێستا لە بەتایبەت بۆ گەرمیان چی بکرێت تا کاریگەری ئەم خۆڵبارینە لەسەر ناوچەکە کەم کرێتەوە کە ئەمساڵ دووەم ساڵی لەسەریەکە وشکە ساڵی لە گەرمیان ڕاگەێنراوە بەڵێ دیارە لەتەن ئاشنایە 2 ساڵ بەسەرێکەوە وشکە ساڵی ڕوویداوە ئەمە خۆی لە خۆیان هۆکارێکە و هۆکارێکی تر شەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەبوونی ڕێژەی سەوزایی نەبوونی ڕێژەی سەوزایی وای کردو خۆڵبارین بەگشتی ڕووی لە زیادبوون بکە و هەروەها بەرزبوونی پلەکانی گەرماش ڕووی لە زیادبوون بکە شەپۆلەکانی گەرما بەگشتی و ئێمە ئەتوانین جۆرە نەمامێک بچێنین بۆ ئەوەی بتوانین ڕێگری لە هاتنی خۆڵبارین بکەین بەتایبەت ئەو نەمامانەی کە بەرگەی کەم ئاوی و بەرزی پلەکانی گەرماگرن بەتایبەتیش لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق وەک ئاماژوو پێشبینی دەکرێتە کۆتایی مانگی حوتی شەپۆلی خۆڵبارین بەردەوام بێت یاخود چەند شەپۆلی تر ناوچەکە دەگرێتەوە بەڵێ پێشبینەکەین تاوەکو مانگی حوت خۆڵبارین هەبێت بەڵام وەکو وتم 15 ڕۆژارێک 10 ڕۆژارێک ڕەنگە 20 ڕۆژارێک هەندێک جار بێتە تەبوتۆزی ناوخۆی ڕەنگە تاوەکو مانگی حوت شەپۆلێک تا دوان خۆڵبارین هەبن بەڵام نازانری ڕێژەکانی چۆنن بە گوێرەی خێرایی باکەوتووە گەر خێرای با زیاتر چالاکی هەبێتەوە بێگومان خۆڵبارنەکە چ ڕێبێ بەڵام ئەگەر بێت و لەو ڕێژەی خوار بێت واتە ڕێژەکەی بەرزن بێ خێرای بە ڕەنگە وەکو ئەم جارە خۆڵبارنەکە تا ڕادێک سوک بێت و کاریگەرێکی ئەوتۆی نەبێت وەرا زوش کۆتایی پێبێت بۆ محەممەد کەمال شارزەی بواری کەشناسی لە گەرمیان دیارە و ئاماژەم پێ ئەمە دەیەمین شەپۆلی خۆڵبارینەکە ئەم جارە دەفەری گەرمیانی گرتوێتەوە دیارە بۆ ئەوەی کە 2 ساڵە سەرێک وشکە ساڵیە و ئەمساڵ ڕێژەیەکی زۆر کەم لە باران باریەوە بەراورد بە ساڵی پێشووە ساڵانی پێشوو و ئەمەش زیانێکی زۆری بە سێکتەری کوشت و کاڵواروەها سامانی هەنگواروە سامانی ماسی واروەها گەڵا و گوڵی درەختەکان گەیاندووە کە چەندین زیانی ژینگەی دەبێت و بەدەل لەوەکە لە کاتی خۆڵبارینەکاندا بەتایبەت شەپۆلی ڕابردوو کاریگەریەکی زۆر چڕی هەبوو کاریگەریەکە سەر تەندروستی هاوڵاتیانی دەفەری گەرمیان ئەمە زانیاریەکانی لای من بوو دەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان هاوار محەممەد لە گەرمیانەوە لەگەڵماناوە بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئێستاش زانیاریەکمان هەیە لە بڕگەی زانیاریەکانمانە کە 12 ڕاهێنانی بەسوودە کە دایک و باوکان دەتوان سوودی لێوەربگرن بۆ خەوی منداڵ باوێکەوە بینەری ئەو زانیاریە بین. دوانزە خاڵ بۆ ڕاهێنانی منداڵەکەت لەسەر خەوتن. خۆت زوو بخەوە یان کەشی خەوتن دروست بکە لە ماڵەکەتە. فێری بکە کە منداڵ پێویستە لە پێش گەورەوە بخەوێت. ئەگەر توانیت باسی سەم و ژووری نووستنی منداڵ جیابێت. ئەنجامدانی کارەکانی پێش خەوتن وەک ددانشتن و سەرئاو. با هەمیشە کەشی خەوتن ڕاستەوخۆ خەوتنی بەدوادا بێت بۆ ئەوەی منداڵ لەسەری ڕابێت. منداڵ ڕامەهێنە لەسەر خەوتنی ناوجۆلانە یان سیسەمی کارەبایی و هەزە. تاریککردنی ناوماڵ و کوژانەوەی ڕووناچی. لە هەموو حاڵەتێکدا پێویستە دایک لەسەرخۆ بێت و زاڵ بێت بەسەر دۆخەکەدا و کاتێک منداڵ دەخەوێنێت خۆی خەوی نێت و خۆی ڕابێنێت لەسەرەوەی سەعاتێک دوای منداڵەکەی بخەوێت. هەڵەیە تەنها لە تەمەنی قوتابخانەیان لە وەرزی خوێندن ئەم کارانە بکەیت، بەڵکو پێویستە هەمیشەی بێت و کاتی پشوەکانیش بگرێتەوە.
سعاتێک بەر لە کاتی خەو نابێت ئایپاد و یاری ئەلکترۆنی بە منداڵ بێت. نابێت 3 سەعات پێش خەو شیرینی بخوات و گەر برسی بوو دەبێت بەرهەمەکانی شیر بخوات. ئەم نەریتانە پشتگوێ مەخە، تەنانەت ئەگەر لە ماڵی کەسێک یان لە دەرەوە و ناوباخێک بوویت. بەڵازان خۆشەویستان، خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخراوی جیاوازن کە کار دەکەن لەسەر قورئانی پیرۆز و فێربوونی گەنجان و منداڵان لەسەر قورئانی پیرۆز و لەسەر فرموودەکانی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم لە پارێزگای هەڵەبجەش خولێکی قورئان خوێندن و قورئان لەبەرکردن تەواو بووە. ئێمە لەو تەورێماندا باز لە کۆتایی هاتنی ئەو خولە دەکەین و بزانین چەند بەشدار بوو لەو خولەدا بەشداریان کردووە لە داهاتوودا ئایا خولی دیکە دەکرێتەوە بۆ ئەوانەی کە خوازیارن فێری قورئانی پیرۆز ببن و مەرجەکان چین و ئامانجیان چییە لەم جۆرە پەروەردەکردنان و لەم جۆرە فێرکاریانەدا. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئیبراهیم نێرگزەجاری جێگری سەرۆکی ڕێکخراوی تاج العارفین. مامۆستا ئیبراهیم گیان سڵاوی خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس مامۆستا ئیبراهیم گیان. دەمەوێت سەرەتا پێشووی باز لە تەورەکەمان بکەی، ئاماژەی بە ئەو ڕێکخراوەتان بکەیت، کار و چالاکی ئێوە لە چی پێک دێت؟ الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ سەرجەم مسلمانان لە تەواوی هەرێمی کوردستان و هەر لە هەر کوێکی ئەم جیهانەدا هەن. دەستخۆشیمان بۆ ئێوەی بەڕێز و ستافە بەڕێزەکەتان. دیارە ڕێکخراوی تاج العارفین هاوشێوەی ڕێکخراوەکانی دیکەی خزمەتکاری قورئان و سنەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام لە پایتەختی خواناسان لە پارێزگای هەڵەبجە الحەمدولله لە ساڵی دووەمی کارەکانیدا لەم جێگایەدا وەگەرنا پێشتر کە بە هەمان شێوە هەر لە خزمەتکردندا بووە. ئەم ڕێکخراوی تاج العارفینە ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیریە. کاری سەرەکیمان لێرە بریتیە لە پەروەردەکردن و ڕۆشنبیرکردن و فێرکردنی گەنجان و لاوان و منداڵانمان لەسەر قورئان و لەسەر سنەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام. بۆ ئەم مەبەستە دوو ناوەندمان هەیە، ناوەندێکی کوڕان و ناوەندێکی کچان کە الحەمدولله لە ئێستادا ئەو فێرخوازانی کە تیایدا بەشدارن لە هەردوو ڕەگەز لە تەواوی ڕۆژەکانی هەفتەدا دابەش کراوە، بەسەر کاتەکانیان بەسەرا دابەش کراوە کە سوپاس بەخوای پەروەردگار منداڵان و گەنج و لاوانێکی زۆر لەخۆ دەگرێت. بە هەمان شێوە ڕێکخراوی تاج العارفین هاوشان لەگەڵ ناوەندی کوڕان و کچان ناوەندی پێگەیاندنی مامۆستایانی هەیە و کتێبخانەیەکی ئێستا ئێمە خۆمان کتێبخانەکە دەبینەوە کتێبخانەیەکی دەوڵەمەندی ناوازەیە کە زۆرێک لە کتوبی مەسادیرەکانی لەخۆ گرتووە و سەرچاوەیەکی زۆر باشە بە تایبەتی بۆ قوتابیان بۆ بەحث و نووسینەکانیان لە زانکۆی هەڵەبجە بە تایبەتی و هۆڵێکیش هەیە کە هۆڵەکەش بە هەمان شێوە بۆ کار و چالاکی قوتابیان و بۆ کۆبوونەوەی دایکان و باوکان و بۆ خێوەتگە و مانەوەی قوتابیان و خوێندکاران لەخۆ دەگرێ و بە هەمان شێوە کە لە 4 قات پێکاتوە نهۆمی زەمینیشمان مسللایەک بۆ تایبەت بە جێگاکە و هەروەها غورف و شوێنی ئیداری خۆشمانی لەخۆ گرتووە. زۆر باشە بە مستەفا باسێک لەم خولی لەبەرکردنی قورئانە بکەین کە کۆتایی پێهاتووە کەی دەستی پێکرد و چەند بەشداربووتان هەبوو کە توانیان قورئانی پیرۆز لەبەر بکەن. الحەمدولله ئەم ناوەندەیە کە لێرە ئێستا لە ناوەندی تاج العارفین خۆمان دەبینینەوە منهەجمان ئاوهایە ساڵانە وەکو چۆن قۆناغی خوێندنی قوتابخانەکان تێدەپەڕێت بە هەمان شێوە لێرە قۆناغی خوێندن ساڵانە قۆناغی کۆتایی پێدێ و قۆناغی دیکە دەست پێکات. بۆ نمونە قۆناغی پارمان کە دەستی پێکرد بوو ئەم ساڵ لە مانگی 5 تەواوی قۆناغەکە لە بواری منهەجی هەموو بوارە پەروەردەیەکان و لە بواری قورئانیشدا بە تایبەتی لە بواری فێرکردن و لەبەرکردن و قیراءات و تەجوید بە هەموو بڵێن بەشەکانی قیراءات و تەجویدەوە
الحەمدولله ئەو قوتابیانی کە تیایدا بەشدار بوون لە هەردوو ڕەگەز کە ئیمتیحانیان کردو لێرە بەشدار بوون زیاد لە 600 قوتابی کە الحەمدولله بەشدار بوون و لە ماوەی ساڵی پێشوودا بوونە بۆ ئەم ساڵ کە پێکەوە لێرە بەردەوام بووین. سوپاس بەخوای پەروەردگار ناوەندەکە حافظی قورآانی تێدایە و ئیتر لە 27 25 24 15 3 هەتا یەک جوزە هەموو ئەوانەی الحەمدولله لە خۆ گرتووە و ئەو خولانەی ئێمەش لێرە خولی هەمیشەیی بەردەوامن بەڕاستی لێرە کە هەن ڕاستە قۆناغی ساڵانەمان هەیە بەڵام خولەکانیش بە هەمیشەیی و بە بەردەوامی بەردەوامن. ئەم ساڵیش دیارە کە دەستپێکی ساڵی نوێمان دەست پێ کردووە ئەوە هاوکات لەگەڵ قوتابیەکانی دیکە قوتابی تازەمان کە لە 25 بۆ 36 وەرگرتووە ئەوەش قۆناغێکی نوێیە کە دەستمان پێ کردووە. لە خولەکانی لەبەرکردنی قورآانی پیرۆزدا مەرجەکان چین ئایا لە چ تەمەنێکەوە دەست پێ دەکات کە کەسێک بێ بەشداری ئەو خولانت بکات و ئایا ئەم خولانە کە بۆ لەبەرکردنی قورآانی پیرۆزە بۆ کچانیش و بۆ کوڕانی ژەر دەکرێت؟ دیارە ناوەندەکەمان ناوەندی کوڕان و ناوەندی کچانە هەردوو ناوەند بڵێن هاوشان هاوتا لێرە داوامەکەن بەڵێ بۆ هەردووایە و تەمەنەکانیش عادەتەن بە پلەی یەک اعتیمادمان لەسەرەوەیە کە لە چوونەتە قوتابخانە واتە لە 7 ساڵانەوە بە ڕێژەیەکیش کە بەهرەمەندانێک هەن لە هەموو ئاستی شارەکانە کە هێشتا لە دایانگان بەس ماشەڵا زۆر بەهرەمەندن لە فێربوون لە تێگەشتن لە لەبەرکردن ئەوەش بەڕاستی بە نیسبەتێک کە ئەو بەهرەمەندانە لە خۆ دەگرێت بەڵام بە پلەی یەک تایبەتن بەوانەی کە چوونەتە قوتابخانەوە و فۆرمان دابش کردووە. فۆرمەکانیش ئێمە مەرجەکانمان ئەوەیە بۆ نمونە تەمەنی لە 5 ساڵ کەمتر نەبێ بۆ نیسبەتێک ئەجینا تەمەنی ئەبێ بڵێن 6 ساڵ بۆ 7 ساڵ بێ و ئەمانەوێ زۆر مەبەستمان بۆ بەڕاستی لەوەی کە ئەو قوتابی و فێرخوازانی کە لە ناوەندێک لە ناوەندەکانی پەروەردە و فێرکردنی قورئانان بەردەوامن لە کار و جێگەی خۆیان و خزمەتی جوانتر دەکرێن باشتر دەکرێن و زۆر بە وازحی وتمان و لێرەش بە ئیعلامیش ئێڵێن قوتابیەکی ئازیز لارێکێک لەو ناوەندانەی فێرکردن و لەبەرکردنی قورئانە شوێنی خۆی نەگۆڕێ و بیشێتە ئێرە عەزت کێشێ ناتوانێت بەردەوام بێ بۆ لەبەرەوەی شوێنی خۆی گرتووە و ئەو شوێنەی خۆی پێویستە پێوەی پابند بێ و پێویستە بەڕاستی قوتابیان کە دێنە ئێرە ئاکار و ڕەوشی جوان بێ و کۆبوونەوە لەگەڵ دایکان و باوکان هاکەین کە کۆمەڵێک بەرپرسیارەتی هەیە لە ئەستۆی ئەوانایە لە هاتون و لە ڕۆشتن و لە سەلامەتی و لە چاودێریکردن و لە هاوکاری و هەماهەنگی بە تایبەتی بۆی بتوانن کە منداڵەکانیان لەگەڵ وانەکانی ئێمەدا بێنەوە واتە هیچ مەرجێکمان نییە بۆ نمونە ینی خەڵکێک لە خۆ نەگرێ بەوەی کە ینی هیچ ڕێگرێک نەبێت یایدا جگە لەو خاڵی کەوتم لە ناوەندێک لە ناوەندەکانی قورئان کە بەڕاستی مێژوویەکی جوان و خزمەتێکی جوان دەکەین بۆ ئەوەی بەڕاستی لە شوێنی خۆی بەردەوام بێ وەگەرنا هەموو فێرخوازان و قوتابیان لە خۆ دەگرێت بە پێی توانە و حەجمی خۆمان. مامۆستا چەندێک ئاسانکاریتان کردووە بۆ قوتابیان کە کاتێک ڕوو دەکەنە ناوەندەکەی ئێوە ئاسانکاریان بۆ بکرێت لە شوێنە جیاوازیەکانەوە بەشدار بکرێن هەر بە نمونە شێوازی هاتوچۆی پاس و کۆمەڵێک لەو دەورانەی دەیبینین دەکرێتەوە زیاتر گرنگی دەترێت بم بوارە بۆ ئەوەی خوێندکارێکی زیاتر سوود لەم وانانە ببینێ بە تایبەتیش ئەو وانانەی کە وانەی زانستە شەرعیەکان و زۆر پێویستە بۆ بەشداربووان و خوێندکاران بکەنە لە ئێوە. دیارە گومانی تێدا نیە زۆر جێگای دڵخۆشیە زۆر جێگای دەستخۆشیە سوپاسگوزاریمانە بۆ خوای پەروەردگار کە ناوەندەکانی فێرکردن لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەڵەبجەش لە زیادبوونایە و هەمیشە داوا و تەمەنامانە لە خوا سوبحانە وتعالە و لە هەموو دڵسۆزان و ئازیزان ناوەندەکان لە ناو هەڵەبجە زیاتر بکرێ و کە دەڵێن هەڵەبجە ڕاستەوخۆ سیروان هەورامان شارە زۆر هەمووی زیاتر بێ بۆ چونکە ئێستا لە وەرگرتنی قوتابیانی کاتون ئەمساڵ ڕێژەیەکیان لە گوندەکانی خوار سیروانەوە دێن بۆ ئێرە بەڕاستی ئەم هاتنانەش ئاسایی نین فێرخوازانێکن لە خورماڵەوە دێن کە الحەمدوللا تەنسیقیشان کردووە سیاریان گرتووە ئێمە لە ناو پارێزگای هەڵەبجە بە تەنسیقمان لەگەڵ فێرخوازەکان و لەگەڵ دایکان و باوکان پاس دابین کراوە بە کۆمەڵی لە گەڕەکەکان کە ئەیان هێن و ئەیان بنەوە کە لێرەوە بەڕاستی جارێکی دیکە داواکەین لە هەموو دایکان و باوکانی ئازیز لەما زۆر هەماهەنگ بن زۆر هاوکار بن بەڕاستی لە بژێوی و قوتی خۆمان بگرینەوە بۆی مناڵەکانمان بە تەندروستی و بە سەلامەتی بچن بۆ جێگایە کە دین و ژینیان تیا پارێزراو بێ و پەروەردە بن ڕووکەنە ناوەندەکانی قورئان بیان هێن و بیان بن ئێمە بەڕاستی ئەوەی کە پێمان کرابێت هەماهەنگی و هاوکاری و کاراسانیمان کردو بۆ دایکان و باوکان لەوەی کە بتوانن
پێکەوە دەستبارگیر بین بۆ نمونە بە پاس منداڵەکان بێ زۆر کەمتر ئەکەوێت لەسەر دایکان و باوکان هەتاوەکو بە تەکسی بێ بە نمونە بەڵام جاری واشەیە 4 کەس 5 کەس پێکەوە هەروە گونجێت ئێو کاتە ئێمە بەس مەرجمانەوەیە کە ئەبێ ئاگادار بین بەڕاستی لە تەکسیەکە و لە شوفێرەکە و لە هاتوونە ڕۆشتن لەبەر خاتری تەندروستی و سەلامەتی منداڵەکانمان. ماوەستا ئیبراهیم دڵنیاییتان چییە بۆ دایکان و باوکان کە قوتابیەکانیان یاخود منداڵەکانە دەنێن لای ئێوە فێر دەبن یاخود زۆر جار منداڵەکە خەریکی شتێکی دیکە نابێت مێشکی ناچێت بۆ شتێکی دیکە تەرکیز و هۆشی بەردەوام لەسەر ئەوەیە کە فێری قورآنی پیرۆز بێت. بەشێک لە چالاکیەکانمان ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بەوەی کە دایکان و باوکان ئاگادارمان بکەنەوە. بۆ هەموو ئاستەکان گروپی بۆ نمونە ڤایبەرمان هەیە لەلایەنی مامۆستا بەڕێزەکانەوە بەپێی پۆلەکان لەگەڵ دایکان و باوکان وانەکان لەناو گروپەکان دادەنرێ و وەزیفەکان لەناو گروپەکان دادەنرێ و لە دایکان و باوکان دەپرسینەوە و کۆبوونەوەی وەرزی و پێشتریشمان هەیە لەگەڵ دایکان و باوکان و مانەوەی قوتابیان لێرە بۆ نمونە بەیانی تا شەو و هێندێکیان شەو مەسەن کە لێرە مێننەوە هەموو ئەمانە جۆرێکە لە چاودێری و جۆرێکە لە دڵنیایی بەڵام سواز بەخوای پەروەردگار بەڕاستی ئاستی بەدەمەوە هاتن و وەڵامدانەوە و هاوکاری و هەماهەنگی دایکان و باوکان بەڕاستی جێگای سوژدەیە بۆ خوا سوبحانەهو وتەعالا کە هەمومان ینی بەراورد بە کۆبوونەوەکانی دیکە بەدەمەوە هاتنی دایکان و باوکان بۆ ناوەندەکانی قورئان و وجودیان لە دڵسۆزیان بۆ منداڵەکانیان جێگای دەستخۆشیە و جێگای ئەوەیە کە ئینشاءالله عاقبەت خێر بن و منداڵەکانیان بەهرەمەند بن ینی بەڕاستی بەدەمەوە هاتنەکانیان بۆ ئێمە زۆر دڵخۆشیە ینی بۆ نمونە ئێمە بۆ بەردەوامی دابینکردنی پێداویستەکانیان وەکو کتێب و مەنهەج بۆ دابینکردنی پێداویستەکانیان ڕۆژانە شتێک کە بخوات و بۆ هەموو خەدەماتەکانیان بڕێک پارە وەرەگرین لە قوتابیان بۆ خۆیان کە دەڵێن بۆ خۆیان وەبەستن پێ بۆ ئیدارەدانی کاروباری خۆیان سەیرەکەی بەدەمەوە هاتنەکان ئەلحەمدولیلا لەگەڵ هەموو قەیرانەکانە جێگای بەڕاستی سوپاسگوزاریە و جێگای دەستخۆشیە لەوەی کە دایکان ئێمە حاڵین لەوەی کە بۆ بەردەوامی ئەم پرۆسەیە و ئەم کارە خێرخوازیانە و ئەم کارە خۆبەخش و خۆنەویستانە کە بەڕاستی هیچ قازانجویست نییە واتە تەمە تیجارەت و بازرگانی و کۆمپانیە تا پارەی پێپیا بکرێ بۆیە بەڕاستی هەماهەنگی دایکان و باوکان جێگای دەستخۆشیە ئومێدمانە و داوامانە لە دایکان و باوکان لە تەواوی لە هەر توێشی ئەم دنیاەدا هەن هەماهەنگ بن لە هاوکاریان بۆ ناوەندەکانی قورئان تا مامۆستا بەڕێزەکان و ناوەندەکان بتوانن بەردەوام بن. مامۆستا ئەو وانانی کە لەو ناوەندە دەوترێتەوە چی لە خۆ دەگرێت بۆ پێی بەڕێستان ئاماژتان بۆ کرد کە ناوەندێکی پەروەردەی و ڕۆشنبیریشە کاتە ئێوە بۆ هەموو بابەتەکان منهەجی تایبەتتان هەیە و کار لەسەر ئەوە دەکەن کە زانستی تریش لە پاڵ زانستە قورئانیەکاندا بە خوێندکار و بۆ منداڵانە بدەنەوە کە بەشداریان کردووە لێ. ئێمە دیارە پەیڕۆ پرۆگرامی منهەجیمان لێرە چکە بەشی پەروەردە و زانستمان هەیە بەشی پێگەاندنی مامۆستایانمان هەیە لەناو بەتاتی پەروەردە و زانست بەشی منهەجمان هەیە لێرە کە 5 قۆناغ لە خۆ دەگرێت ینی قوتابیان و فێرخوازان لێرە لەم ناوەندە 5 قۆناغ دەبینن لە هەموو قۆناغەکاندا ینی تەنانەت ساڵیش بە مەرج نەگیراوە بڵێ نەبێ لە ساڵێک ئابی بڕێ و ئەو مەنهەجانەی کە لە خۆ دەگرن لە 5 لە 6 لە 7 یعنی کتێب لە خۆ دەگرێت ئەوانەی کە زیاتر پەیوەندی بە قورئان و هەموو زانستەکانەوە هەیە پەیوەندی بە فەرموودەوە هەیە و پەیوەندی بە لە زمانی فێربوونی عەرەبیا زۆر گرنگیمان داوە بەڕاستی بە ئەحمەدی و گرنگیمان داوە بە ینی فێربوونی زمانی عەرەبی بە نووسین و بە خوێندنەوە و شتێکمان کردووە کە ئەلحەمدولیلا لێرە لەم کتێبخانەدا ئیسابوونی هەیە نووسینەوەی قورئان بەدەست بە مانای فێربوون بە مانای خەتخۆشی بە مانای ژیان لەگەڵ قورئانە کە ئەلحەمدولیلا ڕێژەیەکی باش لە فێرخوازان ئێستا بۆ خۆیان نووسەری قورئانن یانی لێرە هەموو قورئانیان نووسیوەتەوە هێندێکیان لە ڕێژەیەکی زۆر کەم و کاتیە و خوێندنەوەی کتێبمان هەیە لە ناو منهەجەکانە و بە هەمان شێوە ئادابەکانمان هەیە دیارە بە هەموو ئادابش ئێستا هەم بە تەسویر بە داتاشۆ هەم بە کتێبەکانیش بە وێنە بە هەمان شێوە لە منهەجە پەروەردەیەکانە ڕێک بەو شێوازە جوانانەی کە هەن مەسەلەی پڕکردنەوە و مەسەلەی ڕەنگکردن و مەسەلەی ئەوانە بەپێ ئاستەکان و بواری عەقیدەمان هەیە و بواری سیرەمان هەیە و بواری فقهمان هەیە و هەروەها ئەلحەمدولیلا لە ناو تەفسیرەکانە و لە ناو کتێبە کوردیەکانە زۆر بەهرەمەندین لە نووسینەکانی بە نمونە شێخ محەممەدی خاڵ بەهرەمەندین لە تەفسیری مامۆستا عوسمان بەڕەحمەت بێ یاخوا بەهرەمەندین بەڕاستی لە تەفسیری مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لە دڕشتە و لە بەڕاستی پەیامە جوانەکانی جەناوی مامۆستای مدەڕیس هەموو ئەمانەش ئەمانەوێ پەروەردەیەکی خواناسی دینداری و بە زمانێکی کوردی
کە زۆرمان لامەبەستە بەڕاستی کە زمانی کوردی بوون کە خەڵاتی خوای پەروەردگار پێبەخشیوین لەناو هەموو منهەجەکانی خۆماندا زیاتر و زۆرتر ڕەنگ دەداتەوە. دیارە بواری تەرفیهی وەرزش و جوم و جوڵەوانش لەخۆ دەگرێت. ماوەستا ئیبراهیم تا چەند ڕەنگە دایکان و باوکان ئەو ئاگاداریەوە بوون کە منداڵەکانیان لە منداڵیەوە فێری قورآنی پیرۆزکەنەوە چونکە منداڵ زیاتر شت وەردەگرێت زیاتر فێری زانستەکان دەبێت واتە تا چەند گرنگە لە پشووی هاوین داین و کاتەکانی پشووی هاوین منداڵەکانمان زیاتر بخینە پەروەردەیەکی جوانی قورآنی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم. وڵاجا سواز بەخوای پەروەردگار ئەوەندی کە ئاگادار بین هەموو ناوەندەکان پێویستیان بە ناوەندێک و دوان و سیانی تر هەیە وەکو بینا بۆ جێگەکردنەوە و لە خۆگرتنی منداڵان کە ئەمە خۆی بۆ خۆی بەدەمەوە هاتنیکی باشە و جوڵەیەکی باشە و وەکو داوا و پەیامیش دایکان و باوکانی بەڕێز دایکێک باوکێک لێرە هەر لێرە لەم کتێبخانەدا شتێکی گەڕاوە لەوەی کە منداڵێک لە ناوەندێک لە ناوەندەکانی قورئان بۆ نمونە وا پەروەردە بۆ دێتەوە دەستم ماچەکات کەوە لێرە وەکو ئێمە وەکو پەیام بەڕاستی لێرێکی تایبەتمەندیەکان بە منداڵەکان ئەڵێن ئەڕۆیتەوە دەستی دایە و بابە ماچەکەی کەوتی واللهی منداڵێکی دیکەم لێکێک لەو زانکۆ ئینگلیزیانە با بڵێم کە خۆی وتیانی هەر لێرە لە وڵاتەدا واللهی تێم هەڵەدات واللهی تفی لێ کردووم بەڵام لەو ناوەندەیەدا لەبەرم هەڵەستێ و هێسم لێ دەگرێ و دەسم ماچەکات بەڕاستیەوەمانەوێ بە دایکان و باوکانی ئازیز بڵێن گەرەتەوێ نەمامێک بنێژی هەتا ڕۆژی قیامەت سەرت پێی بەرز بێ و تا ڕۆژی بەڕاستی بتوانی لە بەرهەمەکەی بخۆی ئەوە منداڵێک بنێژە سەحابە پێیان وابوو دارێکە نێژن لە سالیحینن ئەگەر منداڵێک بنێژی بۆیە پەیامی ئێمە بەڕاستی هەمیشە ئەوەیە دایکان و باوکانی بەڕێز بە تایبەتی هەرێمی کوردستان بەڕاستی فەوزایەکی خراپ هەیە فراغێکی زۆر هەیە بەڕاستی ئیعلامانێکی نابەرپرس زۆر هەن لە وڵاتە بۆ تێکدانی شیرازەی خێزانەکانمان بۆ دزینی منداڵەکانمان بۆ بەڕاستی وزە و توانای منداڵەکانمان دزینمان بۆ بردنیان بۆ جگەرە و نێرگەلە و شوێنە خراپەکان بۆیە دایکان و باوکانی بەڕێز ماندوو مەبن شەو نخۆنی بکەن لە قوتی خۆتان بگرنەوە ئەڵێ گۆشتی لە ڕانی خۆت بێ محتاجی بە بەڵام بە ئەمانەتەوە منداڵەکانت بەڕاستی چاودێری بکە و بە ئەمانەتەوە بیان گەنە دەستی ناوەندەکانی قورئان و دڵنیاش بە ئەمڕۆ بەدیری پەروەردەکردن و پێگەیاندنی ناوەندەکانی قورئان سەنتەرەکان و بەڕاستی ناوەندەکانی قورئانن کە لە هەرێمی کوردستانە هەمویان خزمەتەکەن ئومێد دەکەم دایکان و باوکان بەڕاستی دەرک بەوە بکەن بۆ ڕێگریکردن لە خۆکوشتن لە خەڵکوشتن بۆ ڕێگریکردن بەڕاستی لە سەری خۆڵگرتن بۆ ڕێگریکردن لە تلیاک و حەشیش و نێرگەلە بۆ ڕێگریکردن لە بەڕاستی مەیبازی مێبازی نێرترسین لە هەرێمەکەماندا باشترین قەڵغان باشترین کەشتی بریتیە لە ناوەندەکانی قورئان ئومێد دەکەم دایکان و باوکان بەخەمتر بن دڵسۆزانەتر بێنە پێشەوە ئینشاءڵڵا. مامۆستا چەند خوێندکارتان هەیە و ئایا گرنگی دەدەن بەوەی کە لە تەمەنە جیاوازەکانی تریشدا ئێوە خوێندکار وەربگرن و گرنگی بەوانە بدەن کە دەیانەوێت لە هەر بوارێکە لە خزمەت بکەن بە قورئانی پیرۆز یاخود بیانەوێت فێر ببن لای ئێوە گرنگیتان داوە بەوە کاری لەسەر ئەکەن؟ الحەمدولله ئێستا بڵێن بەو قۆناغە تازەی کە هاتووە تقریبا 1000 شتێک کەمتر زیاتر قوتابی لە خۆ دەگرێت کە لە قۆناغی تازەدا کە بە هەردوو ڕەگەزی کوڕ و کچەوە بەردەوامن و بەشی ناوەندی و ئامادەی بڵێن ئامادەی و بەشێک لە زانکۆکانیش کە قوتابی و فێرخوازان کە لێرە دەرچوون و چوونەتە ئامادەی و چوونەتە زانکۆکان ئەوانش ئەلحەمدولله ڕێژەیەکی زۆر باشن کە خۆیان بۆ خۆیان هەر لە بەرهەمی ئەوان بوونەتەوە بە مامۆستا لە ناوەندەکە بۆ بەڕێوەبردنی ناوەندەکە و خولمان هەیە بەڕاستی ئێمە بۆ نمونە لە هەتا ڕەمەزان ئەو خولانی کە هەمان بوو بەڕاستی لە هەموو بوارەکانی عەقیدە و لە بوارەکانی فقه و لە بوارەکانی سیرە و لە بوارەکانی قیرائات و تەجویدا کە خولی گشتی بووە بە تایبەتی بۆ گەورەکان خولی پێگەیاندنی بانخوازان خولی پێگەیاندنی بەڕاستی کەسانێکی تایبەتمەند لە سیرە کە ئەوە تایبەت بووە بە هەر گەنجێک هەر خوشکێک هەر برایەک لە هەر ئاستێکا کە هەیە هەر ئاستێکی تەمەنی هەیە هەر ئاستێکی خوێندنی هەیە و ئەو جۆرە خولانەمان ئەوە ینی خولێکی درێژخایەنی بەردەوامە و لەسەر ئەوەی کێک لەو خولانی کە بۆ هەمووانە بەبێ جیاوازیکردن لەگەڵ هیچ کەسێک و هیچ ڕەگەزێکە. زۆر باشە واتە لە داهاتوودا گرنگی بە خولی تر دەدەن و مژدە بدەن بە هاوڵاتیانی هەڵەبجە بینەرانی ئێمە گەر لەوێ بیانوێ بەشداری خولێ بکەن خولەکانتان چی دەبێت چی لە خۆ دەگرێت سەرڕای تاڵبوونی کۆتایی هاتنی خولی لەبەرکردنی قورئانی پیرۆز کە ڕەنگە زۆر کەس تامەزرۆ بن بۆ بەشداریکردن لەو جۆرە خولانەدا.
وڵا بە پشتیوانی خوا سبحانەوە تەعالا دیارە هەمیشە وتمانە خوایە بەکارمان بێنە بۆ خزمەتی دینەکەی خۆت خوای پەروەردگار شیاوی ئەوە بین خزمەتکاری ڕێگا و ڕێبازەکەی تۆ بین خزمەتکاری مسلمانان بین ئێمە تەمەنامانە لە خوای پەروەردگار نەماداتە دەست خۆمان بەکارمان بێنێ بۆ خزمەتی دینەکەی خۆی بەڕاستی یعنی لێرەوە زۆر گرنگە ینی ئێمە ئەو تەرکیزەی کە هەمان لەسەر کارکردنمان لێرە کە بوارێکی پەروەردەییە بوارێکی زانستیە بوارە زانستی و بوارە پەروەردەیەکە لە هەرێمی کوردستانە زۆر پێویستە گرنگی پێبین ماندوونە ناسانە بەڕاستی خۆبەخشانە لێبڕاوانە زیاتر بینە مەیدانەکەەوە چونکە لەگەڵ هەموو ئەمانەشی کە هەن خەڵکانەکەن زۆر تینون زۆر تامەزرۆن لەوەی کە بتوانن ڕەنگە بە بەیانیان پێی نەکرێ بە ئێواران پێی بکرێ ئێواران پێی نەکرێ شەوان پێی بکرێ لە هەر کاتێک لە کاتەکانە بێ گرنگە بەڕاستی ئێمە بە پشتیوانی خوا سوبحانەوە تەعالا ئەو کاروانی دەستمان پێکردووە هاوشان و لە تەنیشتی هەموو ناوەندەکانی دیکەی قورئانە پێکەوە دەست لە نێو دەست ئومێدمانە بتوانین بەڕاستی پەیکەری ڕۆحی تاچی کوردیمان شکاوە و بەڕاستی مەترسی لەسەر قەڵای دڵمان و قەڵای خێزانمان هەیە کە لێرە ئەمەیە بەڕاستی سەرنجی هەموو بینەران و هەموو مسلمانان ڕاکێشن بۆەوەی کە ئێمەی ئومەتی ئیسلامی سێ قەڵامان هەبووە قەڵای خلافەت قەڵای خێزان قەڵای دڵمان قەڵای خلافەتی ئیسلامیمان لەدەست داوە و ئینشاءڵڵا ئەگەڕێتەوە و زۆریش نزیکە و قەڵای خێزان لە بەردەم مەترسیدایە لە بەردەم هەڵوەشاندایە حەڕەشەی زۆرمان لەسەرە بەڵێ بەڵام هێشتا قەڵای خێزان لە ناو میلەتی مسلمانی کووردا ماوە بەڵێ بەڵام مەترسی لەسەر قەڵای خێزانمان زۆرە بەڵێ قەڵای دڵمان داگیرکردنی دڵمان دزینی دڵمان دزینی فکرمان ئەم سێ قەڵایە ئەرکی سەرشانی ئێمەی مسلمانانە بە عیبادەتمان بۆ خوای پەروەردگار بە عیمارەت و ئاوەدانکردنەوەی سەرزەوی بە خۆ بنیادنانەوە و خۆ ڕێخستنەوە و پەروەردەکردنەوەی خۆمان تاک بە تاچی منداڵان کە دێتە لامان زۆر بە وازحی زۆر بە ئاشکراوتومانە ئەمانوێت تاچێک بێ ئەرکی سەرشانی لەسەر زەویدا سێ وشەیە یەکەمینیان عیبادەتە بۆ خوا دووەمین و سێمینیان کە ئیمارەت و کە خلافەتە کە ئاوەدانکردنەوەیە کە خۆ بەڕێوەبردنە کە جڵەوی سەرزەوی گرتنە دەستە کە ئەمە یعنی زۆر گرنگە مسلمان پەیامێکی ڕوونی هەبێ کە ئەمانەوێت جڵەوی خۆمان بەڕێوەبردنی خۆمان خاچی خۆمان خەڵکی خۆمان وڵاتی خۆمان بە دینی خۆمان بێ بەڕاستی بە پەنجە و خامەی خۆمان بێ کە ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەم خولانە بەردەوام بێ تا بتوانین ئایندەیەکی گەشت و لە کەناری ئارامیدا منداڵەکانمان پارێزین و لە مەترسی و فەوزا و پشێویەکان بە تایبەتی لە فەراغی ئێستادا کە پشووی هاوینە دایکان و باوکانی بەڕێز دەستمە پشتوێنتان ئامان بەڕاستی منداڵەکان بەرەڵای بازار نەکرێ بەرەڵای پارکەکان نەکرێ بەڵکو دەستیان بگیرێ و شەونخونیان لەگەڵا بکرێ و تەسلیم بە ناوەندەکانی قورئان بکرێن. ماوەسا ئیبراهیم پلانتان هەیە کە ڕێکخراوەکەتان فراوە بکەن لە شارەکانی دیکە کار و چالاکی ئەنجام بدەن لە بەتایبەتی تر ئەو ناحیە و گوندانی کە نزیکی پارێزگای هەڵەبجەن و بۆ نوێشێنێکی وەکو ئۆرامان لەوانەیە دوورە دەست بن ئێوە چۆن ئاسانکاری دەکەن کە ئەوانیش بەشدار بن لە فێرکردنی قورئانی پیرۆزدا؟ بەڵێ دیارە دەنگی مامۆستا نایەتەن لای ئێمە بەڵازان خۆشەویستان ئەو بابەتی کە باسمان کرد باسکردن و لە ڕێکخراوی تاجل عارفین کە لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک چالاکی سەبارەت بە لەبەرکردنی قورئانی پیرۆز سەبارەت بە زانستەکانی قورئانی پیرۆز پێشکەش بە هاوڵاتیانی و خەڵکی و ناوچەیە دەکەن و بە تایبەتی تر دەرسە شەرعیەکان کە چەند مامۆستایەکی ئاینی بە شێوازێکی ڕاستە و خۆش ئەو دەرسە شەرعیانەیان دەڕوات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و کاریگەریکی باشی هەیە لەوەی کە زیاتر خوێندکاران فێری قورئانی پیرۆز دەکەن. خۆشبەختانە لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخراوی جیاوازن کە خزمەت بە قورئانی پیرۆز دەکەن کە لەم چەند ساڵەی دواییدا دروست بوون و دەیانبینین کە چالاکی گەورە ئەنجام دەدەن هەر لە لەبەرکردنی قورئانی پیرۆز و باڵاپۆشبوونی ئافرەتان و خوشکانمان و ئەمانە ڕۆڵی کاریگەیان هەبووە لە کۆمەڵگەدا بە بەراورد بۆ ڕێکخراوانەی کە هەمیشە و بەردەوام کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگا کاریگەرێکی خراپیان هەیە لەسەر کۆمەڵگا خۆشبەختانە ئەم جۆرە ڕێکخراوانەش بوونی هەیە لە هەرێمی کوردستاندا. بەڵێ وەک دەزانین ناوەندێکی زانستی شارەیە لەگەڵ ئەوەشدا گرنگی دەدات بە بواری پەروەردە و فێرکردن هیوادارین کە سوودی تاو بگەێنە بۆ خوێندکارانی کە بەشدار لەلایەن ئەوە جێ خۆشحاڵیە کە خوێندکارێکی زۆر لە خۆ دەگرێت و کار لەسەر پێگەیاندن و پەروەردەی ئەنەوەکانمان دەکەن چونکە بۆ خۆی کارێکی زۆر گرنگی تایبەتە بە تایبەتی لە پشووی هاویندا کە زۆر پێویست دەکات منداڵان کاتەکانیان بە شێوازێکی دروست
دەست بەسەر بەرن و فێری زانستەکانی قورئان بن و دروستکەونەوە لە وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد هۆشیاری دایک و باوکیش گرنگە کە بزانێت لەم هاوینەدا منداڵەکەی چۆن پەروەردە بکات و چ زانستێکی پێشکەش بکات و دانەبڕێت لەو خوێندنەی کە خوێندوێتی و لەگەڵیشیدا فرسەتێکی زۆر باشە لەم وەرزی هاوین لەم وەرزی بچوودا منداڵان فێری قورئانی پیرۆز فێری فەرموودەکانی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم فێر ببن. بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ شکۆڵی بگۆ بابەتمان پێشکەشکردن سێرەتەوەرەی زۆر جوان هیوادارین سوودی گەاند بێ بە ئێوە و توانیت چند کاتێکی بەسوود لەگەڵ ئێمە بەسەر بەرن هیوادارین کە بەدڵی ئێوە عزیز و خۆشەویست و بێ سپاس بۆی کە بینەرمان بوون. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان دەخوازین تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین. خواتان لەگەڵ.